ناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز لە هەر جێگەیەکەن هیوای ئاسوودەی و کامەرانتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلالاتین و خزمەتان دەخوازین کە بڕگۆ بابەتەکانیشمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئەوەی عەزیز بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێ لە خۆشی و بەختەوەری و ئاسوودەی، دوور بن لە هەر دەرد و بەڵا و نەخۆشیەک. ئازیزان، بابەتەکانی ئەم ڕۆمان لە سێ تەوەری جیاواز پێگاتون. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر خزمەت و پێویستی بوونی نەخۆشخانەی هیوا کە دیارە ئەمڕۆ پانێڵێک لە سلێمانی بەڕێوە دەچێت لەسەر گرنگی و خزمەتەکانی نەخۆشخانەی هیوا. بۆیە دەمانەوێت ئێمەش لە تەوەری یەکەمدا قسە لەسەر ئەو بابەتە بکەین، بزانین خزمەت و پێویستیەکانی نەخۆشخانەی هیوا چی. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە گرفتەکانی کەمی بەنزین وەروەها کەمبوونەوەی کارەبا و باسکردن لەسەرەوەی کە بەڕێژەیەکی زۆر ئاو لە چەند قەزایە کەم بۆتەوە گەشتۆتەوەی کە زۆرێک لە ماڵەکان بێ ئاو بوون. ئەم کێشە و گرفتانەی کە لە ئێستادا هەن لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی تر کە ناوچەی پێنجێن کە تا ئێستا بێکارەبانەوەیش بۆی بێکارەبایەوە ڕۆژی ڕابردوو و خۆپشاندان تێدا ئەنجامدرا لە ناوچەکانی گەرمیان و چەند ناوچەیەکی دیکە لە ئێستادا بەدەست کەمی کارەبا و گرانبوونی نرخی بنزین وەروها کەمی ئاوە دەناڵێن. ئێمە باز لەو کێشە و گرفتانە دەکەین زانین تا چەند حکوومەت هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان کەم تەرخەمت بەسەر بەدەمەوەی کە چارەسەری و کێشانە بکەن، وەروها ئایا هاوڵاتیانیش بێدەنگن تا ئێستا تاوەکو بتوانن لە ڕێگەیانەوە خزمەتگوزارەکانیان بۆ جێبەجێ بکرێت. گرنگترین دەرفەتەکانی ژیان کامانن؟ ئایا دەکرێت هەرهەلێ کاتە بەردەست بیقۆزیتەوە بۆی کە ژیانی خۆتی پێ بگۆڕیت، ئیدی لە خراپەوە بۆ باش بێ یا لە باشەوە بۆ باشتر، یاخود نا بنەمایەکەیە بۆی کە ئێمە سوود لە دەرفەتەکان وەرگین. با بزانین کامانن گرنگترین دەرفەتەکانی ژیان کە هەم خوددا پێی خۆشەوە هەم مرۆڤ لەو دەرفەتەدا زیان لە هاوڕێکەی لە هاوپیشەکەی لە دەوروبەرەکەی نادا کەوەتەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت. لەگەڵشیدا پامنێرانمان وەردەگرین لە سەرجەم شار و شارۆچکەکان کە زانیاری شار و شارۆچەکان بۆ ئێوە عەزیز بگوازینەوە دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین بینەری دەبین. بەڵازیزان، دیارەوە کاماژەمان پێکرد تەوەری یەکەمیان قسەکردن لەسەر خزمەت و پێویستیەکانی نەخۆشخانە هیوا. پێشەوەی بچینە لای تەوەرەکەمان، زانیاریەکمان هەیە لە ئێستادا وەرزی پێگەشتنی شووتیە ماوەیەکە. با بزانین هەرچەندە ئەمڕۆ بەداخەوە شووتی باش ئێستا نەماوە لەبەرەوەی کە هەموو یا زۆرێک لە جوتیارەکان پەنا بۆەوە دەبن کە هەندێک مادی کیمیایی بەکاردێنن، هەم بۆەوەی کە ڕەنگی شووتیەکەی پێ بگۆڕن و هەم بۆەوەی کە زوو شووتیەکە پێ بگات و بیخەنە بازاڕەوە کە ئەوەش نەبوونی پلانە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لەبەرەوەی لە وەرزی پێگەشتنی شووتی لە ئەساسەکەی خۆیدا دیارە ئەو کاتە دەرگاکە دەواازەکە سنووریەکانیش دەکرێنەوە یا ئەو کاتە نرخی شووتی کەمتر دەبێتەوە. بۆیە جوتیار دەرفەتێنێ بۆی کە لە ڕێگەی مەوادی کیمیاییەوە وا بکە زووتر شووتیەکەی پێ بگا بیخاتە بازاڕەوە. بەگشتی زانیاریەکمان ئامادەیە لەسەر سوودەکانی شووتی، با پێکەوە بینێرە و زانیارە بین دێنەوە لاتان.
بڕیارە ئەمڕۆ پانێڵێک سەبارەت بە خزمەت و پێویستبوونی نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی هیوا ساز بدرێت. نەخۆشخانەی هیوایەکێکە لەو نەخۆشخانانەی کە لە شاری سلێمانی دابوونی هەیە، هەر لە باشووری عێراق تاوەکو ناوچەکانی هەرێمی کوردستان و هەولێر و تا دەگاتە زاخۆش خزمەت بە نەخۆشەکان دەکات بەبێ بەرامبەر کە ئەو کەسانی کە لەوێ نەخۆش دەبن یاخود تووشی نەخۆشی ژێرپەنجە دەبن پێویستێکی زۆریان بە دەرمان هەیە و دەرمانان نرخیان زۆر گرانە. بۆیە نەخۆشخانەی هیوا بە هاوکاری خێرخوازان و بەشێکیشی بەهۆی حکوومەت هەرێمی کوردستانەوە پێداویستیەکانی و خزمەتەکانی بەردەوامی هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە پزیشکەکان وەروها نەخۆشەکان هاتنە سەر شەقامەکان بەهۆی بوونی کەمبوونەوەی دەرمان وەروها خەزنەکردنی بڕێکپارەی کە نەخۆش دکتۆرەکان لەلایەن هەبوو لەلایەن حکوومەتەوە. بۆیە مانگرتنیان ڕاگەیاند ئەمڕۆژ ئەو پانێڵە سەبارەت بە خزمەت و پێویستبوونی نەخۆشخانەی هیوا بەڕێوە دەچێت. لە نەخۆشخانەی هیوا میوانێکمان هەیە کە هاوکارمان ڕامیان لێوێ دەبێت ئەگەر میوانەکەمان ئامادە بێت. بەڵازیزان دیارە ئەو پانێڵی کامڕۆ بەڕێوە دەچێت لەسەر گرنگی نەخۆشخانەی هیوایە، چکە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکارم دانیار ئاماژەی پێکرد کە مەترسی داخستنی نەخۆشخانەی هیوا هەبوو، کەمکردنەوەی میلاکی کاربەندەکانی هەبوو، هەر بۆیە فشارێکی مەدەنیانی هاوڵاتیان و خەڵکی دڵسۆز بەگشتی لە سۆشیال میدیا بە تایبەتی بینرا لەوەی کە چۆن لایەنە پەیوەندیدارەکانیان هێنایە سەرخەت بۆی کە دەست بۆ نەخۆشخانەی هیوا نەبرێەوە، دەست بۆ میلاکی نەبرێەوە، دەست بۆ ئەو دامە مادیەی کە دەکرێت نەکرێت. هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانی ژاتە سەرخەت لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی لەسەرەوە ڕێکەوتونەتەوە جارێکی دیکە کە پێویستە نەخۆشخانەی هیوا بەردەوامی پێ بدرێت. دیارە پانێڵێک لە سلێمانی بەڕێوە دەچێت پێکاتووە لە مامۆستایانی زانکۆ، لە خەڵکی پسپۆڕی شارەزا، لە پزیشکانی نەخۆشخانەی هیوا بۆی کە بزانین گرنگی و پێویستیەکانی نەخۆشخانەی هیوا چین. لێەوە میوانێکمان دەبێت بەڕێز مامۆستا عوسمان مامۆستای زانکۆ لەگەڵمانایە. ئەگەر ئامادە بێ مامۆستا عوسمان سڵاو لێبێت، دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن تا ئێستا میوانەکەمان ئامادە نیە. دەچینە لای راپۆرتێک لای ڤیتیەک کە کۆتاییاتنی خولی لەبەرکردنی فەرمودەیە لە چەمچەماڵ جەلال جەباری بۆی ئامادەکردین. دەچینە لای ئەو ڤیتیە و دێنەوە لاتەن. سپاس و ساش بۆ خی پەروەردگار کە ئێمە ئەمڕۆ لە خانەی فەرموودە قوتابخانەی خانەی فەرموودە لە شارۆچکەی چەمچەماڵ توانیمان مەراسیمی تایبەت بە وەرگرتنەوەی نەتیجەی ساڵی خوێندنی 2020-2020 ببەخشین بە فێرخوازەکانمان لە هەردوو ڕێگەز لە خۆشکان و برایان. دیارە خانەی فەرموودە لە ساڵی 2017-2018ەوە دامەزراوە و ئەم فەرموودەیە ئامانج لێی خزمەتکردنی فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و شارەزاکردنی ئەو کەسانەی کە لەگەڵمان و قوتابێ بەڕێزانەیە لە جوهدی زانایانی فەرموودەناس لەو بوارەدا. بۆیە ئێمەش لەگەڵ هەندێک لە مامۆستایانی دیکە لە شاری چەمچەماڵ سوپاس و ستایشمان بۆیان هەیە کە 3 ساڵە لە خزمەتی ئەم مەدرسەیە درسمان و دەرسوانیان وتوەتەوە. سوپاسیان دەکەین. سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار لە پاش چەند ساڵێک
لە مەداریسی دارولحەدیث کە هەموو اختصاصاتێکی حەدیثی تیا بوو لە تەوژمی ئمڕۆیە کە هەموو کەس پێویستە بەقەد خۆی شارەزا بێت لە علومی حەدیث لە حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانە کە چەند ساڵێکە پێمانەوە ماندوو بوونە، سپاس بۆ مەداریسی دارولحەدیث، سپاس بۆ ئەو مامۆستایانەی کە لە ئەلفێکەوە تا ئیمڕۆ لە خزمەتی مەدرسەی دارولحەدیثا بوون. بەڕاستی کردنەوەی ئەم جۆرە یعنی دەرس و دەورانە بە تایبەتی لە ئێستاە بۆ کۆمەلگەی ئێمە کە خەڵکی کە بۆ ئێستا زۆر پێویستە بۆ خوشکان بۆ برایان زیاتر کە شارەزا بن لە بواری قورئان و حەدیث و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و زۆر دەستخۆشی لە مامۆستاکانەکەن. بەڕاستیمان یعنی سەرڕای ئەو هەموو ئەرک و ناڕەحەتی کە هەیەیان بوو زۆر ماندوو بوون بە ئێمەوە. بەڵازیزان دەچینە لای میوانەکەمان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە لەسەر پانێڵی یا سیمپۆزیۆمی خزمەتەکانی نەخۆشخانەی هیوا بەڕێز هاوژین عوسمان سەرۆکی سندیکای کارمەندانی تەندروستکارانی سلێمانیمان لەگەڵا بزانین ئامانج لەم سیمپۆزیۆمە لەسەر چییە و هەروەها دەیانوێت چی بڵێن بە تایبەتی وەک ئاماژەمان پێکرد لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ناڕزایەکی زۆری هاوڵاتیان لە سۆشیال میدیا دەبیندا لەسەرەوەی کە ترسی داخستنی نەخۆشخانەی هیوا بێت. دەچمە لای میوانەکەم بەڕێز کاگاوژین سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش. ئامانج لە سازکردنی ئەم سیمپۆزیۆمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ پەیام. دیارە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک سەنتەری خزمەتگوزاری کۆمەڵگا بەم کارە هەڵساوە بە هەماهەنگی لەگەڵ نەخۆشخانەی هیوا و لەگەڵ کۆلێجی تەکنیکی تەندروستی و لەگەڵ سندیکای کارمەندانی تەندروستی بۆ ئەوەی کە ڕۆڵ و گرنگی نەخۆشخانەی هیوا لە خزمەتی هاوڵاتیانە لە چەند سمینارێکە باس کرێ و ئێمەش وەکو کارمەندانی تەندروستی لەم سیمپۆزەمەدا بابەتێکمان هەیە لەسەر ڕۆڵی کارمەندانی تەندروستی و ڕۆڵی پەرستاران لە ناو نەخۆشخانەی هیوا و سنتەرەکانی چارەسەرکردنی شێرپەنجە تاوەکو بتوانین گرنگی ڕۆڵی ئەم پەرستارانە و شێوازی کارەکانیان چ لە ڕووی زانستیەوە و چ لە ڕووی پیشەییەوە کە چۆن خزمەتی نەخۆشەکانەکەن لێرەدا گفتوگویەکی لەسەرکەین بە ئامادەبوونی خەڵکانی شارەزا لە ناوەندی تەندروستی و ئامادەبوونی مامۆستا بەڕێزەکان، پزیشکە بەڕێزەکان و کارمەندە بەڕێزەکان لە ناوەندی تەندروستیدا. زۆر باشە کاگاوژین، ئەم جۆرە پانێڵانە تا چەند دەبێتە خزمەت یاخود بەرچاوڕوونی و شیاری کارمەندان لە نەخۆشخانەی هیوا کە بتوانرێت لە ڕێگەی ئەم جۆرە پانێڵانەوە زیاتر خزمەت بکرێت و خەڵک و پزیشکەکانی دیکەی نەخۆشخانەکانی دیکە ئاگادار و بارودۆخی نەخۆشخانەی هیوا بن. بەڵێ ئەم جۆرە سیمپۆزەمە یا ئەم سمینارانە گرنگی خۆی هەیە چ بۆ ئەو چین و توێژانی ناو ناوەندی تەندروستی کارەکەن کە بە ئاگا دەبن لە دوایین زانیاری کە لە ناو نەخۆشخانەی هیوا یا لە ناو سنتەرە تەندروستیەکان کە چ دەگوزارێ و هەروەها هاوڵاتیان وشیاری زیاتریان دەبێت لە نەخۆشخانەی هیوا و لە خزمەتگوزاریەکانی لەو نەخۆشخانە و لە سنتەرەکانی سەر بە نەخۆشخانەی هیوا کە پێشکەشەکرێ و هەروەها لێرە پرسیار و گفتوگۆ دروستە بێ بۆ ئەوەی ئەو هەڵە و کەم و کورتیانی کە هەیە دەستنیشان بکرێ و چارەسەرەکان دیاری بکرێ و پێشنیار بۆ داهاتووی نەخۆشخانەی هیوا و بۆ سنتەرەکانی سەر بە نەخۆشخانەی هیوا لێرە دەخرێتە ڕوو و دواتر دەکرێتە ڕاستپاردە، دەکرێتە پلان، دەکرێتە بەرنامە کە بەرپرسانی تەندروستی یا کارمەندان یا پزیشکانی ناو ناوەندی تەندروستی بە تایبەتی لە نەخۆشخانەی هیوا یا سنتەرەکانی چارەسەرکردنی شێرپەنجە چ لە سنتەری ژیانەوە بێ، چ لە سنتەری چاندنی مۆخ بێ و یاخود لە سنتەری سالاسیماش بێ کە ئەویش هەر بەشێکە لە نەخۆشخانەی هیوا و یاخود لە سنتەری هیستیۆپاسۆلۆجی بێ کە ئەویش لە ناو نەخۆشخانەی شۆرشایە و هەرسەر بە نەخۆشخانەی هیوایە کە بکرێت لە داهاتوو ئەمانە چی بکرێ بەرەوە باشتر بڕوە بۆیە گرنگی خۆی هەیە ئەم پانێڵانە. زۆر باشە کەواتە با بێنە سەر ئەو کارمەندانەی تەندروستی کە لە نەخۆشخانەی هیوان ئایا تا چەندە پێویستە خزمەتی ئەو کارمەندانە بکرێت چکە وەک دیارە پێم وایە ئەوەی کە لە ناو نەخۆشخانەی هیوایە دەوام بکات چە پزیشک بێ چە کارمەند بێ یاخۆت پەرستار و هەر پیشەیەکی دیکەی هەبێ پێم وایە جیاوازیەکی دەبێت نەوعی بدرێتێ جیاواز لە ناوەندە تەندروستیەکانی دیکە چۆن خزمەتی پەرستاران دەکرێت لەوێ؟
بەڵە دیارە ئەو پەرستەرانی کە لەوێن یا ئەو کارمەندە تەندروستیانی کە لە نەخۆشخانەی هیوا بە هاوکاری لەگەڵ برا پزیشک و فەرمانبەرەکانی ئەوێ کە خزمەتەکەن ئەرکێکی پیرۆز جێبەجێ دەکەن و ئەرکێکی قورس لە سەرشانیانە ئەگەر بەراوردی ئەو پەرستارانە بکەین کە لە نەخۆشخانەی هیوا ئەو کارانی کە دەیکەن یا لە چاندنی مۆخ لە شوێنەکانی ترکە دەیکەن ئەو کارانی کە دەیکەن کارێکی زۆر پیرۆزە و کارێکە یعنی زۆر زانستیانەیە و زۆرێک لەوانی کە لە هیوا دەوامەکەن چەندین دەوراتیان بینیوە بەگاڵتە نەبوونەتە کارمەندی تەندروستی لەوێ نەبوونەتە پەرستار یاوانی لە چاندنی مۆخن نزیکەی ساڵێک بە هەماهەنگی لەگەڵ تیمێکی ئیتاڵی کاریان کردووە کە دەبینین هەندێک کار دەکەن کە لە نەخۆشخانەکانی تر پەرستارەکان نایکەن هەندێک کار دەکەن کە لە زۆر شوێن کاری پزیشکە بۆیە ئێمە حەزەکەین لەم پانێڵانە یا لەم کۆڕ و کۆبوونەوە زانستیانە تیشکەینە سەر ئەو کارانی کە پەرستارەکانی ئێمە پێی هەڵەسن بۆ ئەوەی کە ئاوردانەوەی زیاتر هەبێلیان چ لە ڕووی زانستیەوە خولی زیاتریان بۆ بکرێتەوە و چ لە ڕێی خوێندنەوە بکرێ ماستەر و دکتۆرا و بەکالۆرە و سوانەی زیاتریان بۆ بڕەخسێنرێ چونکە ئێستا گەر سنتەری ژیانەوە بە نمونە وەربگرین ئێمە سیانزە کارمەندمان هەیە لەوێ ئیشەکەن ئەم سیانزە کارمەندە هەمویان دبلۆمیان تاو کردووە شێوەکانی ئەوان لە ئەردەن و لە ئیتاڵیا هەمویان ماستەر و بەکالۆرۆس و دکتۆران لە مەجاالە کە بەم کارە هەڵەسن بەڵام ئەمان سەیرەکەی لە مستەوای وڵاتێکی وەکو ئەردەن یا لە مستەوای وڵاتە پێشکەوتوانە چارەسەری شێرپەنجە بە تیشک دەکەن کە لە عێراقا یەکەمن و ئەمە قسەی ئێمە نییە قسەی ئەو کەسانێکە لەو بوارە کارەکەن ئەم سنتەری ژیانەوە کە سەر بە هیوایە لە عێراقا یەکەمە سنتەری چارەسەرکردنی سالاسیما هەر لە عێراقا یەکەمە کە نزیکەی 15 کارمەندی ئێمەی تێدایە سنتەری چاندنی مۆخ هەر یەکەمە لە عێراقا زۆرێک لە نەخۆشەخانی کە لەوێ چاندنی مۆخیان دەکرێت بۆ دەکرێت لە جگە لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە ناوەڕاست و باشووری عێراق شۆ دێن کە ئەمە ئەرکێکی زۆر پیرۆزە و زۆربەی ئەم ئەرکانی کە لەم سنتەرانە ئەکرێ یا لە نەخۆشخانەی هیوا دەکرێت کارمەندەکان جێبەجێیەکەن هەم لە پێشوازی نەخۆش هەم لە کانوێلا هەم لە پۆرتلاین و ئەمانە کە بۆیان دائەنرێ هەم تەنانەت ڕاکێشانی مۆخ و دەرهێنانی CSF-وانە لە بربڕی پشت و تەنانەت هەڵواسینی مۆخ و چارەسەری گرتنەوەی چارەسەری کیمیاوی و هەڵواسین چارەسەری کیمیایی و ڤالتێلساین و زۆرێک لە کارەکان کە ئەکرێت تەنانەت کۆبوونەوەی ئاو لە ناو بڵێ سکینە خۆش یاوەکو لە ناو سنگینە خۆش ئەمانە هەموو لەلایەن پەرستارەکانی ئێمە ئەم کارانە ئەکرێت لە ژێری شرافی برا پزیشکەکانە بۆیە پێویستە ئاوردانەوەیەکی زیاتر لە پەرستاران و کارمەندان بکرێت کە لە مستەوایەکی زۆر بەرزا خزمەتگوزاری پێشکەشەکەن و بەداخەوە لە ڕۆژانی لە هەفتەی ڕابردوو هەمووتان ئاگادار بوون بۆ 6 مانگ بۆ حکوومەتی هەرێم پارەی ئیستیشارەکانیانی بڕی بوو و لە ساڵی ڕابردووشدا بە هەمان شێوە 6 مانگ هەر پارەی بەدەلعیادەی ئەم کارمەند و پزیشکانی بڕی بوو حکوومەتی هەرێم بەڵام بە هەوڵی هەموو لایەک و بە تایبەتی ڕاگەیانەکان کەناڵەکەی ئێوە و کەناڵەکانی تر دەورێکی باشیان بین و سوشیال میدیا دڵسۆزانی نەخۆشخانەی هیوا و ڕێکخراوەکان چالاکوانان دەورێکی زۆر باشیان بینی کە فشاریان خستە سەر حکوومەت فشاریان کردە سەر هەموو لایەنەکان بە هەموو لایەک توانرا کە کێشەی بەدل عیادە و کێشەی دەرماڵە و پارەی تەرخانکراوە بۆ نەخۆشخانەی هیوا چارەسەر بکرێت. زۆر باشە کاگاوژین لە ماوەی ڕابردوودا لە بەشێک لە نەخۆشخانەکان و بە تایبەتی ترە و نەخۆشخانانی کە چارەسەری نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنای تێدا دەکرا چەندین خۆبەخش دامەزران خۆبەخشەکانی نەخۆشخانەی هیوا گلەی و گازندەیەوە دەکەن کە تایەتی نزیک بە 7 ساڵە بە خۆبەخشی لە نەخۆشخانەی هیوا کار دەکات لە چاندنی مۆخ کار دەکات بەڵام تا ئێستا بە گرێبەستیشدا نەمەزراون ئێوە وەکو سندیکا چه هەوڵێکتان داوە کە ئەو خۆبەخشانە کە بەشێکی ئەساسی ناو نەخۆشخانەی هیوان دابمەزرێن کە کاریان بۆ بکەن. بەڵێ زۆر ڕاستە ئەتوانم بڵێم لە 150 بۆ ئەوانی کە لە نەخۆشخانەی هیوا کارەکەن لە کارمەندە تەندروستیەکان خۆبەخشن و زۆرێک لەو بەشانی کە لە هیوا تازە کراونەتەوە خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆشەکەن لەسەر شانی خۆبەخشەکانە ئێمە وەکو سندیکا بەردەوام لەسەر خەت بووین بەڵام بەداخەوە لە دوای 2013ەوە هیچ دامەزراندنێکی فەرمی نەکراوە بەشێک لەو خۆبەخشانی کە ئێستا لە نەخۆشخانەی هیوان کراون بە گرێبەست هەر لەسەر سندۆق و بەشێکیشیان لەلایەن حیزبەوە بڵێ نزیکەی 60 کارمەندیان لەلایەن هاوسەرۆکی یەکێتیەوە موچەکانیان بۆ دابی نەکرێەوە بەشێکیان لەلایەن چەند دەوڵەمەندێکەوە بەشێکیان لەلایەن چەند خێرخوازێکەوە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش بەشێک لە خۆبەخشەکانی نەخۆشخانەی هیوا سەرچاوی داهاتیان بۆ دابین کراوە بەڵام وەکوی کە بە فەرمی کرابێتنە
موچەخۆری حکوومەت و فەرمانبەری هەمیشەیی تا ئێستا نەمانتوانیەوە بکەین ئەوەشی کە بۆ کۆرۆنا کراوە لەم ساڵدا لە 500 کەس 125 کەس بەر تەندروستی سلێمانی کەوتووە ئەو 125 کەسەش 7 کەسی بۆ ئەو کارمەندانی بێهۆشکارە کە جیازی تەنەفسی سناعی بۆ نەخۆشەکانی کۆرۆنا بن بەڕێوە ئەوی تریشی بۆ پەرستارەکانە کە لە بەشی چاودێری چڕی کۆرۆنا کار دەکەن کە ئەمەش ڕێژێکی زۆر کەمە و ئەمەش بۆ ماوەی 6 مانگە کراوە ومێدمان وایە بێتە گرێبەستێکی هەمیشەیی و ببێتە دامەزراندنی فەرمی چونکە بەڕاستی ئەو مەسحی کە کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی پێویستی بە 26,000 فەرمانبەر هەیە ئێستا 13,400 فەرمانبەر لە تەندروستی سلێمانی تەواجودی هەیە واتە لە 150 خۆی نەقسی هەیە ئەو لە 150 شەمانەکەی خۆم نیوە دەوامەکەن 3 ڕۆژ و 2 ڕۆژ دەوامەکەن واتە لە 125 تاقی سەرچاو مرۆیەکانمان ئێمە بەکارێن بۆ خزمەتگوزاری لە کەرتی گشتی ئەو لە 125 بەڕاستی من لێت ناشارمەوە ژمارەیەکی زۆریان تەمەنیان هەڵکشاوە لە 35 ساڵ و لە 30 ساڵ بۆ سەرەوە تەمەنیان هەیە و نەخۆشییان هەیە و باری تەندروستیان باش نییە و هەر ئێشگری دەکەن و لە شوێنە قورسەکانە کارەکەن کە ناتوانین خەڵکی بکەینە شوێنیان و بیان گێڕینەوە لە شەوە بۆ ڕۆژیاخ و لە خەسخانەکان و بیان بینە مەڵبەندە تەندروستیەکان چونکە نەخسێکی زۆر هەیە بۆیە ئەمانە هۆکارن کە بە تایبەتی دانەمەزراندن هۆکارێکی سەرەکیە کە خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی لاواز ببێت. زۆر باشە کاگاوژین کەواتە ئێمە نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو نەخۆشخانانەی کە لە سەراستی عراق و ڕەنگە جیهانی شانازی پێوە بکەین بە تایبەتی شانازیەکەی بۆ هەموو سلێمانی و هەموو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیشە بۆچی ئەم مەترسیانە بە یەکجاری ناڕەوێنرێنەوە کە لەسەر نەخۆشخانەی هیوا هەیە لەلایەکەوە باز لە داخستنی دەکرێت لەلایەکەوە کەمی دەرمانە لەلایەکەوە گواستنەوەی ڕاژێ فەرمانبەران و کەمکردنەوەی میلاکە بۆچی ئەم مەترسیانە بە یەکجاری ناڕەوێنرێنەوە هەم خەڵکو و کە سوکاری نەخۆشەکان دەترسن هەم کارمەندەکان دەترسن فەرمەوە تا ئێستا 108 نێرس ئێستا موچیان ڕاگیراوە نەقلی نەخۆشخانەی شار کراون لەو لاشەوە موچیان پێ نەدراوە گرفتی ئەمانە بۆچی چارەسەر ناکرێت بڵێ گرفتی ئەمانە بەشێکی پەیوەندی بە سندوقی شێرپەنجەوەیە بەشێکیان پەیوەندی بە قەیرانی داراییەوەیە بەشێکیان پەیوەندی بەو کەسانەوەیە کە نامەسئولانە قەرارەدەن لەسەر بڕینی پارەی هیوا یا لەسەر ئەو ڕێنمایانی کە بۆ هیوا دەرەکرێ و هەندێکشان بەداخەوە ئێمە زۆر جار کە ئاماژەمان پێداوە ڕەن بێ سیاسی بوێ یا بۆ جیاوازی دروستکردن بێ لە بینی سلێمانی و شارەکانی تردا کە ئێمە ئەومان قبول نەکردو و بە هیمەتی ئێوەمانان و هەموو لایەک توانیمانە بەرگرین لەمە بۆیە ئەم ساڵ ئەو زەختی کە کرا ئەمە یەکەم جارە بەو شێوەیە کە هەموو کۆمەڵانی خەڵک بۆ بەرگریکردن لە نەخۆشخانەی هیوا و چارەسەری شێرپەنجە لەو سنتەرانە کە هاتوون بەرگریان کردووە توانراوە ئەم جارە تا ڕادەیەکی باش ئەو کێشانە چارەسەر کرێ بەڵام بەداخەوە جاری وا بۆ مدیر عامێک لە وەزارەتی دارایی دوایەوەی کە وەزیری داراییش ڕازی بوو مدیر عامەکە ڕازی نەبوو پارەی خۆبەخشەکان خەرج کرێ یا ڕازی نەبوون ئەو پارەی کە بە خەیری لە کۆمەکی شێرپەنجە کۆ دەکرێتەوە بۆ هەنێک شت کە خەرج بکرێ یا ڕێگریان دروست کردووە لەوەی کە پارە بۆ کۆمپانیەکان خەرج کرێ خۆتە زانی ئەوەی کە بڕیارێکی زۆر قرس بوو لە 100 و پارە بۆ کۆمپانیەکان خەرجەکرەواتە کۆمپانیا گە دەرمانی بدایە بە هیوا بە 50 جار پارەکان هەیە هیچ کۆمپانی ئامادەنی بە 50 جار پارەکە وەرگێتەوە سپاس بۆخوا ئەوە بە هەوڵی هەموو لایەک ئەوە چارەسەر کرا بۆیە ئێمە پێمان وایە بەشێکی بە شەخصیە بەشێکی بە مەزاجە بەشێکی بە نەزانینە و ئێمەمانان ئەرکی ئێمە وەکو سندیکا ئەرکی ئێمە وەکو خەڵکانی ناو ناوەندی تەندروستی و ئێوەمانانیش وەکو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەیە کە بەگشت ئەو هەوڵانە بچینەوە کە بیانەوێ کێشە بۆ ئەم شوێنانە دروستکەن کە بۆ خزمەتی گشتیە و ناکرێ ئەم جۆرە خزمەتانە بکرێ بە کەرتی تایبەت ئەم خزمەتانە لە هەموو دنیاە حکوومەت پارەکەی دابینەکە و ئێمەش لێرە ئەو سنووقی کە هەمانە کە پێڵ سنووقی کۆمەکی شێرپەنجە بەشێکی لەلایەن حکوومەت و بەشێکشی لەلایەن خێرخوازانەوە پیتاکی بۆ کۆ دەکرێتەوە بە هەموو لایەکمان دەبێ بیپارێزین نێڵین کە هەم پارێتیا بە هەدەر بدرێ و نەژێڵین کە ئەو ڕۆتینانەتە دروست بکرێ کە کێشە بۆ نەخۆشخانەی هیوا دروست بکرێ زۆر باشە گرفتی ئەو 108 نێرسە چی لێ هات لەکوێ چارەسەر دەکرێت ئەو پەرستارانی کە نەقڵ بوون بۆ نەخۆشخانەی شار بەڵە لێستای موچیان ڕاگیراوە بڵێ ئەو پەرستارانی کە نەقڵ بوون بۆ نەخۆشخانەی شار ئێمە ئەوە لە بەڕێوەبەرەتی گشتی پلانێکە ڕاوێژ بە ئێمەش کراوە ئەوە خۆی چۆنیە کاچی خۆم بۆی ئەو بە هەڵە بڵاو بۆتەوە لە ڕاگەیانەکان ئەم 100 پەرستارە پەرستاری زانکۆن ئەمە بەشێکیان لە بنکەی تەندروستی داوامیان کردو بەشێکیان لە سەحبی خوێن لە ناو مختبەرە داوامیان کردووە لە بانقی خوێن یا بە ئیشێکی داریۆ خۆیان مەشغوڵ کرد یا بە ئەرکێک هەڵساون کە ئەرکەکەی خۆیان زۆر لەوە گەورەترە
یا پەرستارێک ماستەری تەواو کردو هیچ پێویست بۆ ناکات لە بنکێکی تەندروستی خۆی مەشغوڵکە. بۆیە ئێمەش گلەیەکی زۆر لە کەرتی گشتی هەیە، گلەیەکی زۆر لە فریاکەوتن هەیە، گلەیەکی زۆر لە نەخۆشخانەکان هەیە و لە قایمەی عملیات هەیە. بۆی ئەم گلەیانە نەمێنێت لەسەر خزمەتگوزاری تەندروستی و تاعیناتیش نییە. ئەبێ بیت ئەو سەرچاوە مرۆیانی خۆت کە پەخشان و تەخشان کراوە ئیتر بەواستە بووە یا بە بێپلانی بۆ بڵاو بۆتەوە بەسەر نەخۆشخانە و مەڵبەند و بنکەکانە کۆیان کەی تۆ بیبێتەوە شوێنانی کە پێویستت پێێتی. بۆیە ئەمە هەنگاوێکی گرنگە کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ناوێتی. ڕاستە و شخصانە ڕەن بێ هەیە لە ماڵیان دوورەکەوێتەوە، هەیە دەوامەکەی زیاکە، هەیە خەفارەتی بۆ زیاکە، هەیە زەرەرەکە لە ڕووی هەندێشتەوە. بەڵام لە نەتیجەتەن ئەم هەنگاوە بۆ خزمەتی گشتیە. ئێمە پێمان وایە ئەمانە کە نەقڵ دەبنە نەخۆشخانەی شار لەوێ هەم پێشوازی هەم بەشی فریاکەوتن، هەم فریاکەوتنی هەناوی، هەم فریاکەوتنی جەراحی، هەم عملیات، هەم بەشی ترەوما، ئەمانە بە نێرسێک بە کۆمەڵێک نێرس پڕ دەکرێنەوە کە ئاستی زانستیان بەرزەوە، ئاستی ئەکادمیان بەرزەوە، ئەتوان خزمەتێکی زیاتر پێشکەش بۆ بکەن کە لە ئێستا پێشکەش دەکرێت. بۆیە ئێمە پێمانوانی وەکو سزایەک سیر بکرێ، وەکو هەنگاوێک بۆ چاکسازی، وەکو هەنگاوێک بۆ باشکردنی خزمەتگوزاری کەرتی تەندروستی لەگەڵ ئەوەشتا ئێمە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی نانە نەخۆشخانەی هیوا بڕێک لەوانی کە لی براوە ژمارەیەکی تر کراوەتە شوێنیان نەوعێتی ئەو پەرسارانە کە گەنجن کە چالاکن کە بەتوانان هەنێکیان براوەتە ئەو شوێنی کە فریاکەوتنی پێوترێت لە نەخۆشخانەی شار بۆی فریاکەوتنەکەی پێ بەخۆت کرێەوە لە نەخۆشخانەی هیوا بە دڵنیایی ئێمە ناڵی نەخۆشخانەی هیوا نێرسی لێکم بێتەوە و پەرستاری لێکم بێتەوە و کارمەندی لێکم بێتەوە. ئێمە ڕەچاوی ئەومان کردووە، بەڵام ئەمە دیارە بە هەڵە چۆتە ڕاگەیاندنەکانەوە کە ئەمە هەدەف لی سزادانەوە. ئیشمان بۆ چییە؟ کوڕ و کچی خۆمان سزا بدەین. بەڵام کاکی خۆم کە تۆ دامەزراندنت بۆ نەبێ و کە تۆ گلەیەکی زۆر لەسەر کەرتی گشتی هەبێ و تەواریەکەت وەکو پێویست نەبێ و عملیاتەکەت وەکو پێویست نەبێ و برانچ هەیە بە ساڵ عملیاتی نەکردو ئەبێ چاکیکەی، ئەبێ ئەو جەڕاحانی کە بەکەڵک نایان لە نەخۆشخانەی شار و بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵنەسێ دووریان خەیتەوە، ئەبێ ئەو پزیشکانی کە دەوام ناکەن و خەفارەتەکان ناگەڕێنەوە بۆ خزمەتی هاوڵاتی فەقیر و هەژار بەس دەچن بۆ هەلێکان ئەبێ دووریان خەیتەوە. ئەبێ ئەو کارمەندانەی کە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵناسن ئەبێ بیان بێتەوە شوێنانی کە گرنگ نین، ئەبێ ئەو کارمەندانە بەری کە دڵسۆزن کە چالاکن ئاستی زانستی و ئاستی ئەکادمیان بەرزە بۆی بتوانین ئەگەر هاوڵاتێکی فەقیر ڕووی لە نەخۆشخانەی شاریە لە فریاکەوتن کەوت بتوانین خزمەتێکی پێویستی بۆ بکەین. بۆیە ئەمانە پلانێکە کە لە بەڕێوەبەراتی کراوە، پلانێکی زۆر باشە. هەرو پلانە نییە، دوو پلانە، یەکیان پلانی فریاکەوتنەوەی کە نێرسەکانی بۆ گوازراوەتەوە، ئەوکەشیان پلانی ماڵبەندە تەندروستیەکانە. سلێمانی لە ساڵانی ڕابردوو یەکەمی عێراق بووە، لەسەر ئاستی عێراق یەکەم بووە لە ڕووی ئەو پێوەری کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دیاری کردو. بەڵام ئەوە یەک دوو ساڵە سلێمانی بە پاشەکەوێ، بۆی سلێمانی بەرینەوە ئاستی یەکەم کە سلێمانی بە پایتەختی تەندروستی ناسرا بوو بۆ پایتەختی شێرپەنجە ناسرا بوو. بۆ ئەوەی ئەمە سلێمانی لەم ئاستا بێڵینەوە پێویستە دەستکاری سەرچاو مرۆیەکانی خۆمان کەین. مەڵبەندە تەندروستیەکان 82 مەڵبەندی تەندروستیمان هەیە کە ڕێعایی سەحی تایە، سەحی مەدرەسی تایە، چاودێری دایکی دووگیانی تایە، کوتانی تایە، بە کوتانی خوار 5 ساڵەوە بۆ بە کوتانی کۆرۆناشەوە. ئەمانە هەموویمان لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی زانستیەوە لە ڕووی داراییەوە ڕەبت کردوەوە بە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی. ناکرێ مەڵبەندێکی تەندروستی موچەکەی لە نەخۆشخانەیەک بێت و ئیداریان سەر بەشێکی بەڕێوەبەراتی بێت و زانستیەکەشی لە بەڕێوەبەراتی خۆپاراستن بێ. ئێمە هاتوین ئەمانەمان ڕێخستۆتەوە، ئەمانە بۆتەوەی کە خەڵکانی پێیان وایە ئەمە بۆ مەسائلی شخصیە و بۆ سزادانی خەڵکە و بۆ قۆرخکاری ئەمە وانە. ئەمە مەسەلەکە لێوەیە کە سلێمانی بەرینەوە سەر ئاستی یەکەم لەسەر ئاستی عێراقدا. زۆر باشە کاگاوژین، ئەمڕۆ ئەو کێشە و گرفتانەی کە لە نەخۆشخانەی هیوادا هەن دەتوانرێت بوترێت کە چارەسەر دەکرێت یاخود هەوڵ بۆ چارەسەرکردنی دەدرێت و لەلایەکی دیکەشەوە ماوەی زیاتر لە هەفتەیە کە بڕیاری خەچکردنی ئەو ئیستیشاری پزیشکان و کارمەندەکان دەرچوو، بەڵام تا ئێستا ئەوەندەی زانیاری مەبێ وەریان نەگرتەوە بڕەپارێ ئایا بڕیارەکەی وەری بگرن کەی دەگاتە سلێمانی و پارەکەیان وەربگرن. بەم نزیکانە پارەکەیان وەردەگرن لەبەرەوەی ڕێکارە ئیداریەکان ڕێکارە داراییەکان هەمووی تەواو بووە و ستافی ئیداری نەخۆشخانەکە سەردانی وەزارەتی تەندروستی، سەردانی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی کردووە، هەموو ڕێکارە ڕۆتیناتەکانیان تەواو کردو و بەم نزیکانە پارەکانیان وەردەگرن. و خۆشتەزانی ئەوانی کە لە هیوا دەوامەکەن ئەم پاری بەدەل عیادەیە، واتە ئەم کارمەندانی کە لەوێنیان پزیشکانی لەوێن نابێ عیادیان هەبێ. بۆیە ئێستا خەریکی ئەوەن کە چەند کەس لە کارمەندانی تەندروستی من لە سندیکا مستەمر پژگیریان بۆ دەکەم کە هیچ مۆڵەتێکیان لای من نییە. ئەگەر کەسێک لای من مۆڵەتی هەبێ و عیادەیەکی هەبێ یا مختبرێکی هەبێ یا
نۆرینگەیەکی هەبێ ئەوە بە جۆری ڕێنمایی پاری بەدەلعیادەکە شمولی ناکات چکەڵێ بەدەلعیادە واتە نابێ عیادی هەبێ ئێستا خەریکیەوەن ئەو ڕێکارانە تەواوەکەن و شتێکی ئەو تۆی نەماوە بم نزیکانە پارەکەیان بۆ خەرج دەکرێت بە دڵنیایی لێرش لەم سیمپۆزەمە دەستنیشانی ئەو نقطانە دەکرێت کە ئەو خاڵانە دەکرێت کە پەیوەندی بە داهاتووی نەخۆشخانەی هیوا و سنتەرەکانی چارەسەرکردنی شێرپەنجە هەیە و بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت و چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز هاشم عوسمان سەرۆکی سندیکای کارمەندانی تەندروستی لە سلێمانی سپاس بۆەوەی کە لەگەڵمان بوویت. بەڵازان دەچین لای پەیامنێرمان سەرەتا دەچینە شاری هەڵەبجە پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵای خوارد لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە شاری هەڵەبجە. سامان سڵای خوارد لێ بەگەر گوێبیستی دەنگی من بیت لە ئێستادا لە شاری هەڵەبجە چ جۆرە چالاکیەک بەڕێوە دەچێت. بەڵێدانیار ساوتان لێبێ دووبارە دیارە من ئێستا لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەم کە دیارە لێرە مەراسیمێک لێرەیە کە ئەوی ژاتکردنەوەی کیمیابارانکردنی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتە کە ئەویش بووەوەی کە دایان قوربانی لێ بکەوێتەوە. من ئێستا لە وەکوتم لەم باخچێم کە بڕیارە لێرە مەراسیمێک بڕێوە بچێت کە بەوەی کۆرۆناوە مەراسیمەکان گەورەی خۆیان نەماوە بەڵام بۆ کاو سۆزیەک لە هەڵەبجەوە چالاکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکان و کۆمەڵی قوربانیانی کیمیاباران لێرە وەک هاوسۆزی لێرە مەراسیمێک لێرە ئەنجام دەدەن. ماوە سارسەلانە گەر بێنە ئێرەوە عازێت نەبێ ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵتام لێرەوە تانەوێت چی بە شاری سەردەش بڵێن چالاکیەکان خۆیان چی لە خۆیان دەگرن. بەڵێ ئەمڕۆ لە شاری هەڵەبجە وەگەوەی لە بارودۆخێکی تایبەت و نەکرا پێکەوە لە شاری سەردەش ئامادەبین لەگەڵ دۆستانمان لەو شارە پێکەوە ئەم هاوخەمیە بەرزڕاگرین. لێرەوە تۆڕی ڕێکخراوەکان و کۆمەڵی قوربانیان مۆنومنتی هەڵەبجە و ئیدارە و ڕێکخراوەکان پێکەوە ئەم یادی ئەم تاوانە گەورەیە بەرزڕاگرین. ڕۆحی شەیدان شاد برینداران بۆ بریندارەکان چارەسەرە خوازین و بامان شێوە دەیان جار ئیدانی هەموو ئەو دەستانە ئاکەین کە لە پشتەوەی ئەم تاوانە گەورەیە بوون بەداخەوە ئەو کات بە بێدەنگی و ئێساش بە فەرامۆشکردن هەردوو شار هەڵەبجە و سەردەشت بێناز و بێ قەرەبوو بێ ئاوەدانین. بەرحەڵ ئەم لەلایەک لایەک شوێمە ئەمانەوێت لەم ئازارەوە هاوخەمیەک پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێز ژیان ئاوەدانی بەرهەم بێنین بۆیە بەردەوام پێکەوە بین ئەم میادانە بەزڕاگرین. چێگوزەرە لێرە چی باسەکرێ؟ بەڵێ دیارە وەکوتم ئێرە کۆمەڵی قوربانیان پەیامیانە بێت ئیدارەی شار پەیامی خۆیە بێ و ڕێکخراوەکان بە هەمان شێوە وەگوتم ئەمان نەوێت ئێمە ئەم تاوانە گەورانە بەرامبەر ئەم نەتەوەی و شارەکانی کراوە لە بەزڕاگرتنیانەوە مێژووی خۆمان قوربانیەکانمان بەرزڕاگرین و تاوان باران و لەسەر ڕەشەکانی مێژوو ئەمڕۆ داهاتوش بە بەردەوامی بناسین و ئیدانەیان بکەین و بەردەوام ئەم ئازارانە بیری خۆمان بێنینەوە بیری دەسەڵاتداران بێنینەوە تا پێیان بڵین کە ئێمە چی گوزەراوە لە مێژووە. سوپاسیان دەکەم. زۆر سوپاس. بەڵێ دانیار دیارە لێرە کۆمەڵی گوتاری جیاواز لێرە بەڕێوە دەچێت ئیداری پارێزگای هەڵەبجەوە کۆمەڵی قوربانیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پاڵپشتی خۆیان و هاوخەمی خۆیان بۆ شاری سەردەشت دووپات دەکەنەوە بەدەر لەم زانیارێژ ئەمڕۆ بڕێڕایە کەرنەڤاڵی کتێب لە بەڕێبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە بکرێتەوە کە دیارە ئەویش چالاکیەکە تایبەتە بە کتێب و بۆەوەی کە زیاتر هاوڵاتیان ڕووبکەنە کتێب خوێندنەوە و گرنگی بە کتێب بدەن. بەڵێ ئەمە زانیارەکانی هەڵەبجە بۆ نەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان لە هەڵەبجەوە لەگەڵمانەوە. بەڵ ئازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. ئێرە سپۆرتچێکە، گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق. بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی. بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری، سەر و پردی کۆبانێ، تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان، خوار بانزینخانەی هەڵگورد. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە. تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر گرفتی کەمی کارەبا و گرانبوونی نرخی بانزین کە لە ئێستادا ناڕزایی هاوڵاتیانی لێکەوتوێتەوە بە تایبەتی دوێنێ لە قەزای پێنجێن خۆپشاندانێک و ناڕزایی هاوڵاتیان لەسەر کەمی کارەبا بوو دەبینن کە لە ئێستاشدا چۆن نرخی بانزین بەرز بووەتەوە بە تایبەت شۆفێران هاواریان لێ بەرز بووەتەوە با بزانین بۆچی هەموو جارێک لە مۆرزەیە کارەباوای بەسەر دێ بۆچی زوو نرخی بانزین بەرز دەبێتەوە لەسەرم بابەتە سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە گەرمیانەوە لەگەڵمانە بەڕێز کەریم عەلی. کاکەریم زۆر سپاس بۆ دەرفەتە با لەوەوە دەست پێ بکەین ئایا نۆرماڵە لە ئێستادا 2021 بێت و گەشتینە وەرزی پلەکانی گەرما بەرز بوویەوە ئێمەش کارەبامان کەم ببێتەوە پلەکانی گەرما زۆر نزم بوویەوە ئێمەش دووبارە کارەبامان کەم ببێتەوە. ئەمە تا چۆن ڕەوایە ئیدی بەس نییە لە هەرێمی کوردستان هێندا یاری بە کەمی کارەبا و بەرزبوونەوەی نرخی بانزین و ئەم قەیرانانەیە بکرێت؟ ئەم کاتەی بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵی پەیام باش بەنسبەت ئەو بابەتەی بەڕێستان کە کەمبوونەوەی ڕێژەی پێدانی کارەبایە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەداخەوە دوای 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەکرێت وایە ئێستا ئێمە باسی ئەومان بکردایە کە ڕێژەی کارەبای فرۆشراومان بە وڵاتانی دەوروبەر چەندێکە نەک ئەوەی کە باس لەوە بکەین کە وڵاتیانی ئێمە 13 کاتژمێر یاخود 12 کاتژمێر یاخود 14 کاتژمێر کارەبای گشتیان هەیە. لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی وزە زۆرن و ئەگەر سوودی لێ ببینێت وەکو وزەی ئەتوانین لە وزە پاکەکان کارەبا بەرهەمبێنین وەکو با وەکو تیشکی خۆر وەکو ئاو ئەمانە بەداخۆ تا ئێستا فەرامۆش کراون و هەروەها ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە کارەبایەک بەرهەمە هێنرێکە لە ئاست خواستی هاوڵاتیانە نییە و ئێستش وەکو وڵاتە دواکەوتۆکان وەکو سەرەتای نەوەدەکان پشت بە مۆلیدەکانی گەڕەکان ئەبەسترێکە ئەمیش خۆی هەم ژینگە پیسەکە و هەم خەتەری هەیە بۆ سەرژیانی هاوڵاتیان و هەم پێداویستیەکانی هاوڵاتیانیش پڕ ناکاتۆ لەو کارەبایە. ئێستا ئەوەیە بینین بە پێی ڕاگەنراوەکانی وەزارەتی کارەبا ڕۆژانە باس لەوە کرێت 12 بۆ 13 کاتژمێر کارەبا ئەدرێت بە هاوڵاتیان ئەمە خۆی لە خۆیان هەر ڕاگەیاندنی ئەم بابەتە شکستی حکومڕانی و شکستی وەزارەتی کارەبا و شکستی سێکتەری کارەبا ڕاگەیەندێ. ناکرێت لە هەرێمی کوردستانە ئێمە نەوت بنێرینە دەرەوە خاوەن یەدەگی سێم کێڵگەی غازی سروشتی بین لە جیهانە
هاوڵاتیانمان بۆ کارەبا چاوەڕوانی هاتنی کارەبای گشتی و کارەبای مۆلیدە و چەند جۆرێک کارەبا لە ماڵەکانیانە بێ و وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتەی لە زۆر چارەسەر بکردایەوەکو بەرپرسانیش پێشووتر لە ساڵانی زۆر لە 2008 و 2006 و لە دوای 2023 بەدوا باسیەوەیان نەکرد ئەگەر حکومت نتوانێت کارەبا چارەسەرکە حەقەدەست کار بشێتەوە و ئێستا 2020 کە بینین بەداخۆ گرفتی کارەبا چارەسەر نەبووە بگرە خراوتریش بووە و ئەبینیش و بەرپرسان زۆر بە باکانەوە زۆر بە شێوازیەک ینی چۆن خۆیانی پێوە ئەنوێنن باس دەوەکەن کە کارەبا 12 بۆ 30 ساعت کارەبا درێ بە هاوڵاتیان ئەمە نیەوەجێ هیچ تاکێک لە هەرێمی کوردستانە نییە. زۆر باشە کاکەریم لە ماوەی هەڵبژاردنە لە کاتی بانگەشی هەڵبژاردنە زۆرێک لە دەسەڵاتداران بەرپرسەکانی ئەوانەی کە لە دەسەڵاتدان بانگەشەی زیادبوونی کارەبا و خۆشگوزەرانی و ئاوادانی دەکەن. باشە بۆچی لە کاتی هەڵبژاردنەکاندا زۆرێک لە هاوڵاتیان دووبارە متمانەیان پێ دەکەنەوە دەبینینەوە تا دووبارە هەمان و کێشە و گرفتانەی کە لە نەوەدەکانە هەن ئێستا هەر بەردەوامیان هەیە. ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە خەڵک گۆشیارێکی وای هەبێت کە ئەمانە درۆ دەکەن ئەمانە ڕاز ناکەن و چۆن خەڵک گوشیار بێتەوە لەو بابەتانە؟ سەبارەت هەڵبژاردنەکان ئێمە هەمومان ئەزانین لە کوردستانە هەڵبژاردن چۆن نەکرێت هەرەوە تا خۆشبەختانە بەدەر لەوەی ئێمە قسە بکەین ئەو کەسانەی کە 12 دەنگ و 13 دەنگیان داوە بۆم دەسڵاتە خۆیان دێنە جوا و ڕۆژانە ئەبینی لە کەناڵەکان خۆیان شایەتیە دەن ئەڵێن ئێمە 13 دەنگمان داوە بە فلان حزب 12 دەنگمان داوە بە فلان حزب یاخود دەبینین هاکردنی سیستەمی ئەلکترۆنیک کاتی هەڵبژاردنەکان و یاخود گۆڕینی سندوقەکان ئەمە شێوازی هەڵبژاردنەکانەوە وەڵام بەداخیشۆ لە هاوڵاتیانیش تا ئێستا نەگەیشتون بەو هۆشیارەی کە ینی کەسێک دەسەڵاتێک حکوومەتێک 20 ساڵ 30 ساڵ 15 ساڵ تۆی خەڵەتان ناکرێتە دووبارە ینی بە هەمان میکانزم لە هەمان جێگەوت و ینی بە کوردیەکەی گۆڵت لێ بکرێ. ئێمە لە کوردەواری خۆمانە ئەڵێ ئەگەر جارێک خەڵەتانمت خوا بتگرێەوە ئەگەر دوو جا خەڵەتانمت خوا بمگری ینی ئەمە هەندێکی پێشینانی خۆمانە بەداخۆ ئێمە لە سوودمان لە پەندە پێشینانەکانیش نەبینیە ئەبینین بۆ کارەبا دەیان وعد و دەیان بەڵێنی جۆرا و جۆر درا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و لە کاتی ئەوەی کە بەرپرسان ئەچنە سەر مەنەسەی قسە ئەکەن بۆ کۆمەڵێک ئیتر لایەنگری خۆیان بێ یاخود لە بۆ نەو مناسبەیەکا بێ ئەبینین بەدەر لەوەی کە بزانن دۆخی هاوڵاتیان لە چی بار و دروفێکایە ینی مژدەی زۆر قەبە و شتی زۆر گەورە باسەکرێ بەڵام بەداخۆ لە ئەسەر ئەرزی واقعەوە تا ئێستا ئێمە باس دەوەکەین هاوڵاتیانی ئێمە هێشتان سەرەتایی مانگی هاوینە 12 بۆ 13 ساعت کارەبایە ئەبێت و هەروەها هاوڵاتی لەسەری مانگا دوو جۆر پارەی کارەبای یاخود سێ جۆر پارەی کارەبا تێتە دەرگاکەی و باس دەوەکرێکە لە چەند لایەک و پارەی کارەبای لێوەرەگرێ وا ئەو پیسکردنی ژینگەکەش لەو لاوە بۆستێ. هاوڵاتیانی ئێمە و وڵاتەکەی ئێمە شایەنی ئەوە نییە وای پێ بکرێ وڵاتەکەی ئێمە خاوەن چەندین سەرچاوی پاکە و سەرچاوی وزەیە کە توانێت سوودی لێوە بگیرێ نەک بۆ ناوخۆی کارەبا دابین کە بەڵکو کارەبا بفرۆشینە وڵاتانی دەوروبەریشمان ینی بۆ نمونە بتوانین کارەبا بدەینە وڵاتێکی وەکو ناوچەکانی عێراق بتون بدەنە وڵاتی وەکو سووریا یاغنی وەکو بەشێک لە تورکیا ئەمانە توانین ئێمە گەر سوود لە وزەکانی خۆمان ببینین ئێمە چەندی سەرچاوی جۆرا و جۆرمان هەیە بۆ نمونە وەکو من سەرەتا باسم کرد بامان هەیە بۆ نمونە تیشکی خۆری زۆر باش هەیە ئاو هەیە ئەتوانرا چەند بەندایەک دروست بکری هەر ئەو کارەبای لە کوردستانە هەر بە ئاو و بە خۆر و بەبا بدرایە بە هاوڵاتیان ئەوە غازی سروشتی زۆرمان هەیە ئەمە خاوەنی سێمێدەکی غازی سروشتین لەسەر ئاسیجییان یعنی ئەمانە بۆ سوودی لێ نەبینراوە بۆ تازە ئێمە دێین بەم 2021 خچینە خەریکە 2022 شۆ باس لەواکەین وڵاتی 11 کاتژمێر کارەبامان هەیە و هاوبەشانمان ملیۆنێک و 480,000 و ینی پێوەری زیرەک ئەبەسین و هەرچی چەک و پینەیەک ئەکرێ عنی ناتوانێت هاوڵاتی ببێتە خاوەن 20 کاتژمێر کارەبا هەر بە بەرزبوونەوەی پلەی گەرمی خواستی کارەبا زیادکە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕێژەی کارەبای دابەزێ بۆ 12 ساعت و 13 ساعت ینی ئەمە تەحەداکە و ئەمە نۆ کابینە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیشت بە نۆ کارنامەی جیاواز بە نۆ بەڵێنی زۆر جیاواز لە بوارە جیاوازەکانە ئەبینین هەتا ئێستا 150 ئەو بەڵێنانەی کە بۆ کابینەکانی حکوومەت و بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان بۆ 120 بەڵێنەکان جێبەجێ نەکراوە ئەو تازە بە تازە ئێمە وەکو باسم کرد دێن باسی پێدانی کارەبا و باسی کاتژمێرەکانی کارەباک
زۆر باشە کاکەریم لە شتێکەیە کە من سەری لێ دەرناکەم بەشکم تۆکو سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە پارێزگای سلێمانی سەری لێ دەربکەی ئایا معقولە ئێمە لەم لاوە کارەبا دەفرۆشین لەم لاوە کارەبا دەکڕین کارەبای ناوخۆشمان لە 24 ساعت تا 13 ساعتە بێت وڵای خۆی هەر پرسیارەکە بۆ خۆی شتێکی سەرسوڕێنەرە کاکە ئێمە کاتێک کەسێک کاتێک شتێکە فرۆشێک کە لە خۆی زیاد بێ ئەمە هەر بچووکترین هاوکێشەیە کاتێک شتێک لە خۆت زیاد بێ فرۆشی ئێمە ئەم شتە لە ئەم کارەبا خۆمان زۆر پێویستمانە یعنی ئەیدێن بەنا ئەیفرۆشین بە ناوچەیەکی تر ئەمە حەقە بەرپرسانی باڵا لەسەر ئاستی حکوومەت یارێمی کورسا وەڵامان بنەوە لە وڵاتی تورکیا کارەبا ئاکڕێ لە ئێران کارەبا ئاکڕێ و هەروەها مۆلیدەی ناوخۆیمان کارەبای لێکڕین خۆ ئەمەش ڕاستە ئێمە ینی مۆلیدەکان ناوخۆین و ئەوانە خۆمە هەم بە هەمان شێوە ئەم کارەبایان لێ ئەکڕین بۆ وڵاتیانی خۆمان باش ئێمە چۆن ینی لە کاتێکا پێویستی وڵاتیانی خۆمان دابین نەکراوە لە کارەبا ئەمە کارەبا فرۆشینی ناوچەکانی دیکە ینی ئەمە بەڕاستی ینی پرسیارێکە و سەرسوڕمانێکە و شتێکی زۆر نوکتە ئامێزە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کارەبا ینی باسی ئەم بابەتە هەر نەکرێ کە ئێمە کارەبا ئەفرۆشین بەرمۆ ئێستا باشترین حاڵەکات خۆیان ڕایەگەێنن 12 بۆ 13 کاتژمێر کارەبایە تو یەک مێگاوت کارەبا بخەرەوە سەر تۆڕی خۆمان بۆی هاوڵاتیانی ئێمە پێی بژێن بۆی هاوڵاتیان ئێمە پێویستیان بە کارەبا نەبێت توانیمان پێداویستی هاوڵاتیان دابین بکرێت لە کارەبا و کات دەتوانی کارەبای زیاتریش بەرهەم بێنەوە بیفرۆشە بەڵام ئێستا توانە ئێستا پێویستی هاوڵاتیان و خواستی هاوڵاتیان زۆر لەو کارەبا زیاترە کە ئێمە بەرهەمێنرێ ئێستا نزیکەی 3000 بۆ 3200 مێگاوت کارەبای بەرهەمێنێ ڕۆژانە هاوڵاتی لە وەرزی هاوینە خواست دێچێت بۆ نزیکەی 6000 مێگاوات ینی ئەو پڕکردنەوەی چۆن پڕ ئەەکەیتۆ لە کاتێکا تۆ ڕێژەی بەرهەم هاتۆکەت ئەمەیەوە هەروەها خاڵێکی تریش ئێمە توانای بەرهەمهێنان لە کوردستانە سەروی 7000 مێگایە تا ئێستا ئەم توانە سوودی لێ نەبینراوە بەڵکو 3000 مێگا بەرهەمهێنێ ینی ئێستا ئەگەر بێت و پێداویستەکانی گازی سروشتی و یا خۆتۆرباینەکانی بەنداوی دەربەنی خاڵ و دوکان چارەسەر بکرێ و ئاوی پێویست وایە لە بەنداوەکە ئێستا هاوڵاتیان ئێمە بۆ نمونە توانای بەرهەمێنانی 7000 مێگامان هەیە بەداخۆ سوود لەو توانایش نەبینرا سەرڕای ئەوەی نەتوانرا سوود لە سەرچاوەکانی تر ببینرێ بۆ نمونە ئێستا ئێمە وێزگەی کارەباییمان هەیە توانای بەرهەمێنانەکەی 1500 مێگایە عقدی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە 750 مێگا بەرهەمێنرێ پارەی 1500 مێگاوت کارەبا لە حکوومەت وەرەگرێ یعنی نەمانتوانێت تا ئێستا غازی سروشتی بۆ مێزگە دابین بکرێ لە کاتێکە غازی سروشتیمان زۆر زۆرە بۆەوەی ئەو 750 مێگایەمان پێ بدا بۆ نمونە لەسەر ئاسی چەند وێزگەیەکی تریش هەرەمەمان هەیە ئەو کاتەمانتوانی پێداویستی وڵاتیان دابین بکرێ واتە حکوومەتی هەرێم پارە ئەدا بە کۆمپانیاکان لە بەرامبەر کارەبایە کە بەرهەمیشی نایهێنن وەکو ئەوەی کە باسم کرد 750 مێگا بەرهەمێنێ بەڵام عقدی 1500 مێگای کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە واتە هەم پارەکەش بە هەدەرڕاوە هەم وڵاتیانی ئێمەش سوود لە سەرچاوی کارەباکەی خۆمان نابینین و هەم بەداخش و ئەبینین باز لەوەشەکرێک کە ڕێژەیەک ئەفرۆشێ بە ناوچەکانی وەکو پارێزگای مووسڵ و دیالە و ناوچەکانی تر زۆر باشە کاکەریم سەبارەت بە گرانبوونی نرخی بەنزین لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە چه هەوڵێگەیەکە بۆ کەمکردنەوەی ئایا هەوڵدراوە یاخود بڕیار وایە کە نرخەکەی کەم بکرێتەوە؟ سەبارەت بە نرخی بەنزین ئێمە زۆر باسمان کردووە هۆکارەکانی گرانبووری نرخی بەنزین تیش بخەینە سەری دواتر چارەسەرەکان زۆر ئاسانە بێ هۆکارەکانی گرانبوونی نرخی بەنزین دوو هۆکارە هۆکاری دەرەکیمان هەیە کە ئەوانە لەسەر لە ئاستی توانا و قودرەتی ئێمانی وەکو بەرزبوونەوەی دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار و هەروەها بەرزبوونەوەی نرخی نەوت لە بۆرسەی جیهانیە ئەم دوو هۆکارە لە دەسەڵاتی ئێمانە چونکە بەنزینی ئێمە بازرگانی و هاوردەیە ئەمە ناتوانین بەڵام هۆکارەکانی تر وەکو خۆرخکاری بۆ کۆمپانیاکان و هەروەها وەرگرتنی پارە و سەرانە لە خاڵە سنوورەکان و لە دەواازەکان و نەبوونی ڕێنماییەک بۆ دانانی قازانج و ڕبحی کۆمپانیاکان و هەروەها دیاری نەکردنی قازانج بۆ وێزگەکانی سوتەمەنی ئەمانە کۆمەڵی هۆکارن کە ئەتوانێت حکوومەت چارەسەریکە و دانانی باج و ڕسوماتێکی زۆریش لەلایەن وەزارەتی دارایی و وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر بەنزین یاوردە
ئەمانە ئەگەر چارەسەریان بۆ بدۆزرێتەوە بە دڵنیایەوە گرفتەکە نرخی بەنزین دابەزیێ. من ئێمە بۆ خۆمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەم بابەتە بانگشتی پارێزگاری سلێمانیشمان کرد، بەڵام بەداخەوە ئەوەی لە قسەکانی پارێزگاریش تێگەیشتین ئەوش دەستەوسانەوە هیچ هەنگاوێکی پێنیە بۆ ئەم بابەتە کە بەرزترین دەسڵاتی ئیداری پارێزگای سلێمانی وەکو هاوڵاتیەکی بێدەسەڵات ئەویش لە بابەتەکەی ئەڕوانی و هەر بە نەسەروتی من هیچ توانایەکەم لەسەر سوتەمەنی نییە و ئەمەش بۆ خۆی جێ تێبینی بۆ لای ئێمەوە قسەشمان بۆ لەسەری و ئەگەر ئێمە لە ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمانیشەوە بە دوو نووسراومان ئاراستەی وەزارەتی دارایی کردووە سەبارەت بە هەڵگرتنی تەواوی باج و ڕسومات و باجی گومرگی لەسەر بەنزینی لەسەر سوتەمەنی هاوردە بە تایبەتی بەنزین و هەروەها لادانی وەرگرتنی پارە لە خاڵە سنوورەکان لە بەناوی کۆمپانیای جۆراوجۆر و ئەم دوو بابەتەمانداناوە بۆ وەزارەتی دارایی بە نووسراوی ئاراستەمان کردووە هیوادارین لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە وەزارەتی دارایی ئەو هەنگاوە بنێ و هەم باجی گومرگی لەسەر بەنزینی هاوردە چۆن لە مانگی ڕابردووە زیادی کردە ئێستا هەر نەیهێڵێ بۆی نرخ دابەزیێ و ئەو کۆمپانیایانە مشەخۆرانش لە دەواازەکان بوونیان هەیە پارە وەرنەگرێت لە سوتەمەنی هاوردە بۆ هەروەها لە نووسراوێکترا بۆ وەزارەتی سامانە سروشتەکان داوامان کردو دەسڵاتی پێدانی ڕەسیدی بەنزین سوتەمەنی هاوردە بدرێتەوە بە پارێزگا و ئیدارەکان کە ئەمە خۆی بەشێک لە گرفتی قۆڕخکاری چارەسەرەکە و خاڵێکی تریش دەسڵاتی تەواو بدرێ بە بڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان بە پشکنینکردنی تەواوی ئەو مادە و سوتەمەنیانەی لە دەواازەکانەوە داخلەکرێ. ئێستا چەند جۆرێک بەنزین داخلەکرێت لە دەواازەکان بە پێی ڕێنمایەکی وەزارەتی سامانە سروشتەکان ئەوەی ئۆکتانی لە سەروی 97 بەسەرەوە بێ پشکنینی بۆ ناکرێ. چەندین جۆری بەنزینی خراپ بە ناوی ئەم بەنزینە ئۆکتان بەرزەوە یاخود باشکاری بەنزینەوە داخلەکرێ کە دەسڵاتی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان و کوالێتی کۆنتترۆل نیە لە دەواازەکان پشکنینی بۆ بکە و هەروەها ڕێنمایەکی تریش هەیە کە ئۆکتانی 93 بە خوارەوە نابێت داخل بکرێ بەداخۆ خواردنەوە تووسە و 92 یەکیش داخلەکرێ بە ناوی ئۆکتان بەرزەکە و پشکنینی بۆ ناکرێت بۆیە ئێمە داوامان کردووە کە دەسڵاتی پشکنی بدرێتەوە بە کوالێتی کۆنتترۆلەوە بدرێتەوە بە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لە دەواازەکان کە ئەم گرفتانە هەم خۆرخارێکە چارەسەرەکە و هەم بەنزینی خراپیش نایەتە ناوە. ئێمە بینیمان تا مانگی 2 مانگی 3 ئەم ساڵ ئۆکتانی 91 داخلە کرا بەڵام ئێستا بە پڕ بەڵێ بە قودرەتی قادر 93 نەبێ نابێت داخل بێ. ئەوەی من پرسیارم کردو لە کۆمپانیەکانی هاوردەی سوتەمەنی ئەو کوالێتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان لە دەواازەکان دایناوە بۆ بەنزینی هاوردە بەڕاستی ئەڵێ لە ستاندەری جیهانیا شتی وایە یعنی ئەو مواسفاتە بەنزینە بوونی نییە یعنی ئەڵێ بەنزینی ئێمە بۆ منە 92 بۆ مواسفاتە ئەبێ پارەیەکی زۆرتر بدرێت بەڵام ئەو مواسفاتەی کە دانراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانەوە تەنها قازانجی یەک جهەتی تایە ئەوش قۆڕخکاری دوو کۆمپانیا لە مەرزی باشماخ کە ئەم بەنزینە ئۆکتانێکی بۆ دانراوە داخل ناکرێت دەرناچێت لە کوالێتی وەزارەتی سامانە سروشتەکان و لە مواسفاتی وەزارەتی سامانە سروشتەکان بۆیە بازرگانی هاوردەی سوتەمەنی بۆ هەر تەنێک $100 بە دوو کۆمپانیا و دواتر داخلیەکە ئەو داهاتەش ئەڕوا بۆ حزبێکی باڵادەست لە سنووری پارێزگای سلێمانیە و ئەمە هەر بۆ هەر بار هەڵگرێکی سوتەمەنی نزیکەی 25 وەرەقە بۆ 30 وەرەقە چێتە سەری وەکو قۆڕخکردن وەکو سەرانەیەک وەرەگیریەوە ئەم پارێش دواتر ئەبێ هاوڵاتیانی ئێمە لە گیرفانی هاوڵاتیان ئێمە بدرێەوە هەروەها وەکارێکی تریش ئەوەیە کە هەم بازرگانەکان هەم ێزەکانی سوتەمەنی ڕبحیان بۆ دیاری نەکراوە قازانج پێویستە قازانجیان بۆ دیارێ بکرێ بۆ هەر لەترێک 20 دینار دانرێ یان 30 دینار دابنرێ هەم بۆ بازرگان هەم بۆ ێزگەی سوتەمەنی ئەو کاتە شاری سلێمانیش نەجات ئەدرێت لەوەی کە ئێستا خەریکە ئەبێتە شاری بەنزیخانە یانی شاری وێزگەی سوتەمەنی ژێر ئۆتێل لە سلێمانیە بەنزیخانە ئەکرێتە بەنزیخانە ناو پارک ئەکرێتە بەنزیخانە کۆڵان ئەبڕێ ئەکرێتە بەنزیخانە ئەمانە هەمووی هۆکارەکەی ئەوەیە کە قازانجێکی زۆر ڕبحێکی زۆر لە کەرتی سوتەمەنی هەیە ئەو بابەتانەی کەوتم هەم قۆڕخکاری هەم نێڵانی کۆمپانیا مشەخۆرەکان هەم هەڵگرتنی باج و ڕسومات و هەم ڕێنمایەک دەرکردن بۆ دیاریکردنی قازانج و لادانی تەواوی باج و ڕسومات لەسەر بەنزینی هاوردە ئەو کاتە بە دڵنیایە نرخەکەی دابەزێ بەڵام بەم شێوازەی کە ئێستا هەیە و هۆکارەکان هەروەکو خۆی ماون هۆکارەکانی گران بوون بە دڵنیایەوە نرخی بەنزین گرانتر و گرانتری شەبێ بەڵام تاکە چارەسەر بۆ ئەم بابەتە بۆ بنەبڕکردنی نرخی سوتەمەنی ئەوەیە کە
نەوتی خۆمان نەوتی خاوی کوردستان لە پاڵاوگەکانی ناوخوا بدرێت بە پاڵاوگەکان و بنزینی لێ بەرهەم بێنرێ بەڵام بەداخۆ تا ئێستا ئێمە ئەوە نابینین و نازانی نەوتی هەرێمی کوردستانیش بۆ کوێڕ کاکەین نازانم زۆر ئالۆزت کرد چووکە ساڵانی پێشوو کە نرخی بنزین بەرز بوویەوە هۆکارەکەیەوە بووکە ڕێگە بە هەموو کۆمپانیەکانی دیکە نادەن یا مۆڵەت نادەن کە خەڵکی دیکە بازرگانی دیکە بنزین هاوردە بکە ئێستا مۆڵەتەکە ئەدرێ بەڵام فرتوفێڵێکە کرێ لە هاوردەکردین جۆری بنزین لە جۆری پشکنین کێ پشکنینی بۆ بکرێت کێ بۆی نەکرێ دووارە لەوێ جارێکی تر قۆڕ دەکرێتەوە ئەگەر بکرێت لەمەیە یەک تۆز ڕوونکردنەوە بدەیت و ئایا ئەی بۆ نمونە کەسێکی وەکو شاسوار چۆن دەتوانێت بنزینەکە هاوردە بکات یا بنزینەکە بە 500 بفرۆشێ بە هەرزانتر بیدا بۆ ئەوانی تر ناتوانن بەڵێ بنزینی هاورد بنزینی هەرێمی کوردستان بنزینێکی بازرگانیە لە کوردستانە ئێستا کە من باسیەکەم ئەم بابەتە قۆڕکراوە بۆ چەند کۆمپانیایەک ئەو کۆمپانیانە ڕەسیدیان بۆ کرێ و ئاسانکاریان بۆ کرێ بۆ پێدانی ڕەسیدی هێنانی بنزین و ئەوانیش ئەی فرۆشنەوە بە کۆمپانیەکانی دیکە تەنی بە 75 بۆ 100 دلار ئەمە ئەچێتە سەر واتە کۆمپانیایەک بەس وەرەقە ئەفرۆشێ تەنی بە 75 دلار بۆ کۆمپانیەکانی دیکە و هەروەها لە کاتی داخڵکردنیشە ئەم سوتەمەنیە لەبەر ئەوەی وەکو وتمان مواسفاتی نێودەوڵەتی شتێکی ترە و ئەم مواسفاتی کە وەزارەتی سامانە سروشتەکان لە دەواازەکان داوایەکە شتێکی جیاوازترە بۆیە داخل نابێ بۆ مواسفاتە ئەبێ کەسی هاوردەی سوتەمەنی کە ڕەسیدەکەیشی کڕیە دووبارە تەنی 100 دلار بداتەوە بۆ کۆمپانیانە بۆ داخلکردنی چونکە پشکنینی بۆ ناکرێت بە ناوی موادی ئۆکتانبەر زۆر داخل ئەکرێ ئەمە ئەچێتە سەر تێچووی بنزین و ئێستا تەنێکی بنزین ئەوەی باس کراوە سەروی 550 دلار لە وڵاتی ئێران ئەکڕێ و ئەهێنرێ ئەمە بە پێی لێکدانەوەی ئێمە بەو تێچوانەیە ئەچێتە سەری ئەچێتە سەروی 600 دینار ئەگەر بێت و ئەو قۆڕکاریانە و ئەو وەرگرتنی پارە لە دەواازەکان لا ببرێ بە دڵنیاوە نرخی بنزین دائەبەزێ بەڵام بەو شێوازەی کە هەندێک جیهاد و هەندێک لایەنی سیاسی بۆ مەبەستی جیاوازتر ئەم بابەتە بەکارێنن ئەوە شتێکی ترە ئێمە بە پێی ئەوەی کە بەدۆداچوونمان هەبووە ینی پێشەوەم باسەوە بکەم ئەمە دەستخۆشیمان لە هەر کەسێک هەیە هەر کەسێکی سیاسی بێ ئیداری بێ بازرگانی بێ خاوەن کۆمپانی بێ کەسێکی هەر کەسێک بێ ئەگەر 10 لیتر بنزینیش لە بازاڕی هەرێمی کوردستانە بە نرخێکی داشتێنرا بفرۆشی ئێمە دەستخۆشیمان لێ هەیە و جێگای ڕێزەوە دەستخۆشی لێەکەین ئەگەر لە نیو سەعات شابێ نەک بۆ مانگێک و دوو مانگ و ڕۆژێک و دوو ڕۆژوانە ئەو بەڕێزش کە باست کرد بە پێی بەدەداچوونی ئێمە ئەو بنزینای کڕێ لە گیرفانی خۆی بەشێک پارە ئەخاتە سەری و نرخەکەی بۆ شێوازە ئەفرۆشێ کە ئەبینین بە لتری 500 نارە ئەوە لای خۆیەتی بۆ هەر بابەتێک بەکارێنێ بەڵام ئێمە ئەو لایەنەی بە باشە زانین کە ئەبێتە هۆی دروستکردنی ڕۆحێتی منافەسەکردن بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی ئەگەر ئەم کەسە وەکو بچۆنەڵێ بانگەشێکی هەڵبژاردنیش ئەم بابەتە بکە وەکو مزایدێکی سیاسیش ئەم بابەتە بکە بابەتێکە مادام لە بەرژەوەندی هاوڵاتیان شکێتەوە لە قازانجی هاوڵاتیان ئێمە دەستخۆشی لەکەینەوە بەکارێکی باشی زانین هیوادارین هەموو ئەو کەسانش کەم لە منافسەی سیاسی ئابن لە هەڵبژاردنەکانە لە داهاتووە هەمان ڕێچکە بۆ خزمەتکردن بگرنە بن کە منافسەکان لەسەر ئیزعاجکردنی هاوڵاتیان نەبێ لەسەر ئەوە بێ کە ئاسانکاری بۆ وڵاتیان بکرێت واتە ئەویش لەم دوی سنوورەوە بنزینەکەی کڕیوەتەوە بۆ نرخی کە هاوردەکرا واتە ئێستا بە جۆرە لە جۆرەکان زەرری مادی لە خۆی دەدا بۆەوەی کە بەو نرخە بیفرۆشێت ئەوەی من بە دەداچوونم کردووە بەڵێ لە بازرگانەکانی ناو شاری سلێمانی لەوانە کڕراوە و نرخەکەیش ئەوەی من بە دەداچوونم بۆی هەبێت ئەوەیە کە بە بەرزتر کراوە بە نرخی زیاتر کراوە ئێستا بەم نرخ ئەفرۆشرێتەوە و یعنی چۆنەڵێک ئەم کەسە بەشێک لە پارەی خۆی بەشێک لە هی خۆی خاتە ئەوە کە نرخی بنزینی پێدابەزیێنێ ئەوە لای خۆیەتی و چی قازانجێکی تیاکە بەڵام ئەوەی کە تێبینی بێت ئەوەی کە بە دەداچوون بێت لای ئێمە بە نرخی زیاتر کراوە بنزینە کاکەریم دەنگۆی و هەیە زۆر جارێک بیستین کە نازانم تا چەند ڕاست بێ پارێزگا دەڵێ ئەو بنزینی ئەو دادەخین بۆی کە قەرباڵقی دروست کردو ئەمە ڕێتی دەچێت تا چەند ڕاست هیچ بابەتێکی لە سەرچاوی فەرمیەوە ئەوم نەبیستوە و لە پارێزگاری شۆمان نەبیستوە کە باس لە داخستنیەوە بکە بەڵام وێزگەی سوتەمەنی خۆی پێدانی مۆڵەتی وێزگەی سوتەمەنی یاخود وێزگەی سوتەمەنی ڕێکاری خۆی هەیە
ناکرێت بۆ نمونە هەر کەسێک بۆ خۆی لەسەر جادەیەک دابنێ و دوعدا دابنێ و یاخود دووجلیکانی دابنێ و دەستکاتە بەنزین فرۆشتن و ئانە خۆڕاستە ئێمە لە ناو شاری سلێمانیە چەندین وێزگەی ئەوەمان هەیە کە باسم کرد سەرەتا نزیک قوتابخانە کراوە بە وێزگەی سوتەمەنی یاخود نزیک ماڵ کراوە بە وێزگەی سوتەمەنی ناو پارک وە کۆڵان و یعنی شوێنی زۆر جیاواز وێزگەی سوتەمەنی هەیە کە مۆڵەتەکەی تەواو نییە پێشێلی ڕێنمایی لایەنە جیهەتە جیاوازەکانی تایە ئەکرێ ئەم بەڕێزەی کە ئەم بەنزینە بەم شێوازە فرۆشێ بە شێوازێکی باشتر لە وێزگەیەکی سوتەمەنیە لە وێزگەیەکی سوتەمەنیات یاخود بۆ خۆی وێزگەیەکی سوتەمەنی بەکرێ بگرێت ئەم بەنزینێتیا بفرۆشێ وێزگەیەکی مۆڵەتدار بۆی شتەکەی جوانتر و باشتر دەرکەوێ ینی بۆی خزمەتێک ئەکا ئەم خزمەتە باشتر و جوانتر بکرێت لە وێزگەیەکی سوتەمەنی مۆڵەتدار و ڕێکەپێدرا و لە جەیەکی ئامینە ئەم بابەتە بفرۆشری یاخود بۆ هاوڵاتیان بدرێت چونکە ئەگەر خزمەتی هاوڵاتیانمانەوێ خزمەتی هاوڵاتیان لە جێگەیەکەوە کرێت کە مۆڵەتدار و ڕێگەپێدراو بێ خزمەتی هاوڵاتی لە جێگەیەکی بێمۆڵەت و ڕێگە پێنەدراوە ناکرێگەر هەر جیهەتێک بێ ئەو جێگەیش جێگەیەکە بۆ منە نزیک پارکێکە خوانەخواسە لە ئەگەری کەوتنەوەی بچووکترین خەلەلا پێچێ گەورەترین گرفتی یان زیان بە هاوڵاتیان بگەێنێ ئەکرێ ئەو بەڕێزە کە ئەم دەست پێشخەریەی کردە نرخی سوتەمەنی دابەزاندووە بۆ 500 نار ئەکرێ لە وێزگەیەکی مۆڵەت پێدرا و ڕێگە پێدراوە ئەم بابەتە بەڕێوە بچێەوە ئەم پرۆسە ئەم کاری خۆی جێبەجێ بک و ئەو کاتە زیاتر هاوڵاتیان سوودی لێ بینن و هەم قەرەباڵخیش دروست نابێ و هەم ینی کەمتر مەترسی دروستە بێ بۆ هاوڵاتیان وەکو بابەتش کە بەڕێز باست کرد تا ئێستا من لە هیچ لایەنێکی ئیداری نەم بیستەر هیچ ڕێکارێک بگیرێتە بەرامبەر بە و بەڕێزی کە باست کرد. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک کەریم عەلی سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. بەڵا عزیزان بابزانین دەرفەتەکانی ژیان کامانن لە سۆرانەوە بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵامان لەگەڵ بانخواست لەسەرەوەی بزانین دەرفەتەکانی ژیان کامانن ئایا دەکرێت مرۆڤ هەر دەرفەتێک کە هاتە بەردەمی هەرە لێک کە هاتە بەردەمی ئیدی بیقۆزێتەوە بەکاری بێنێ بۆی کە گۆڕانکاری لەسەر ژیانی خۆی یا بەرژەوەندیەکی خۆی تێدا بەدەست بێنێ یاخود نا سنوور و بنەمایەکەیە بۆی کە مەسوود لە دەرفەتەکانی ژیانی خۆمان ببینین کە ویش گەڕانەوەیە بۆ ئاینی ئیسلام. مامۆستا مسلم سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش با بچینە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان ئایا ئامانج یا مەبەست لە دەرفەتەکانی ژیان چییە؟ بەلای خۆی بەخشێنن ساو لە ئێوەش بێت بەڵێ ئینسان لە ڕۆژنامەی ژیانی خۆیدا هەندێکی بێت دەرفەتەکان چه دەستکەوتی دنیایی بەدەستبێنن چه دەستکەوتی باش بەدەستبێنن ئینسانی عاقڵشی باشە ئەو دەرفەتانی بێنێت. بەڵازان بەباشی دەنگی مامۆستا ناگاتە لای ئێمە تاوەکو و گرفتی دەنگی چارەسەر دەبێت راپۆرتێکمان هەیە سەبارەت بە ڕێزلێنن لە چەند مامۆستایە کە لە ماوەی مانگی چەند مانگی ڕابردوودا بە کاملی داوامیان کردووە لە پارێزگای هەڵەبجە ڕێزلێنانیان پێشکەش کراوە و خەڵاتیان پێشکەش کراوە پێکەوە بینەری دەبین. کە سوکاری قوتابیانی پۆلیەکی بنەڕەتی قوتابخانەی عادلە خانم لە هەڵەبجە خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیەدە لە مامۆستایانی قوتابخانەکە لە پای خوێندنی تەواوی ڕۆژەکان یەفتە و قەرەبووکردنەوەی خوێندنی فەوتاوی ڕابردوو. شانی باسکردن و دەستخۆشیریەکردن لە مامۆستایانی پۆلیەکی عادلە خانم زۆر خۆنەویستانە توانیان لە ماوەی مانگی ڕابردووە هەموو ڕۆژێکوانەکان بڵێنەوە ئەمە جیاواز لە هەموو خوێندنگاکانی تری هەڵەبجە و کوردستان بگرە. پێم وابێت تەنها لە خوێندنگە نمونیەکان بەم شێوازە مامەڵە لەگەڵ خوێندکاران کراوە ئێمە زۆر دەستخۆشیان لێکەین سوپاسیانەکەین بەڕاستی خوێندکارەکانمان جیاواز لە هەر خوێندکارێکی تر سوودمەند بوون و ئەمانیش زۆر خۆنەویستانە لەم کاتەیە توانیویانە بەردەوام بن لە خوێندن. ئەم ساڵ ماندووبوونێکی زۆر لە ڕێدەبەدەیان لەگەڵ خوێندکارەکانیان هەڵگرت ئەویشەوە بوو کە هەموو ڕۆژێک خوێندکارەکانی پۆلیەکەمیان بە ئیستیسنا هێنایەوە بۆ دەوام و ڕۆژانە 6 دەرزان پێوتنەوە لە هەموو وانەکانی کوردی بیرکاری ئینگلیزی زمانەکانی کە و زانستەکانی بە تەواوەتی پێوتن ئێمە ژۆک و دایک و باوکی خوێندکار بە پێویستمان زانی کە ئەم بۆ نەخنجیرانەیە دروست بکەین و ئەگەر بچووکیش بێ ڕێزلێنانێک وەلە و ناچیزیش بێ پێشکەشی مامۆستایان بکەین. مامۆستانی ئێمە بەردەوام لە دوو ئەوەندە دوو بەرامبەر دەوامی خوێندنان کردووە دەستخۆشی بۆ دایکان و باوکانی بەڕێزی قوتابیانی پۆلیەکمان کە هەڵسان بە ڕێخستنی ئەم هەنگە بۆ مامۆستایانی پۆلیەکمان و سوپاس و پێزانانی خۆمان هەیە بۆ بەڕێزانە.
لای خۆشیانەوە ئەو مامۆستایانە ئاماژە بۆ دەکەن لە پێناو زیاتر فێربوون و تێگەشتنی وانەکان لای قوتابی و بەڕاوێژ لەگەڵ کەسوکاریان هەموو ڕۆژەکانی هەفتە لە قوتابخانە وانیان بە قوتابیەکان وتووەتەوە. بیرمان لەوە کردەوە کە ئێمە هەموو ڕۆژێک دەوام بکەین بۆ ئەوەی کە مناڵەکان زیاتر ئیسیفادە بکەن. یعنی ئەوە ئەبواە ئیشی حکوومەت بوو پێشووتر چۆن پۆلی دوانزەکان هەبووە بای پۆلی یەکەکانیش بووە چکە پۆلی یەکەکان و پۆلەکانی کەنیە پێویستە فێری خوێنەواری ببن. ئەی چۆن بەو کاتەکەم بە فێری خوێنەواریە بێت نابێت ساڵانی پێشوو لە ماوەی 8 مانگا فێر ئەبوو بە بەردەوامی دەرسی زیایشمان پێ ئەوتن بەڵام ئەم ساڵ هاتە سەر ئەو دوو وەرزەکەمە. سوپاس بۆ خوا ئێمە ینی لەبەرەوەی کە ینی هەڵسەنگاندنی بەردەواممان هەبووە لە بابەتێک ئەگەر زانی بێتمان بەشێکی کەمی قوتابیان سوودیان وەرگرتووە بە ینی درێژەمان بە بابەتی تازەتر نەیەوە تا هەستمان بەوە کە دەبێت کە زۆری قوتابیەکان کە سوودیان لە وانەکان وەرگرتووە دواتر گەڕاوینەتە سەر وانی تازە. بە بڕیاری وەزارەتی پەروەردە و ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا خوێندنی ناو پۆلەکان بۆم ساڵ بۆ قۆناغە جیاوازەکان هەفتەی 3 ڕۆژ بوو وەکەرکێکی جیاواز قوتابخانەی عادی لە خانم تەواوی ڕۆژەکانی هەفتە 6 وانیان بە قوتابیەکانی پۆلی یەک وتووەتەوە کە سوکاری قوتابیەکانیش خەڵاتی ڕزلێنانیان بەخشی ئەو دەمامۆستایی لێبڕاوانە ڕۆڵەکانیان زیاتر فێر کردووە ئەوە ژوای کردووە قوتابیان زیاتر سوود لەوانەکان ببینن. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڵازیزان دەگەڕێنەوە لاتان ئێمەش دەچینەوە لای میوانەکەمان لە سۆرانەوە بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا لەسەر دەرفەتەکانی ژیان. مامۆستا گیان دووبارە سڵاو لێبێ فەرموو بە درێژە بە گفتوگۆکەمان بدەین. پرسیارەکەمان ئەوە بوو کە ئایا دەرفەتەکانی ژیان کامانن و ئامانج لەم ناونیشانە چییە لەوەی کە باز لە دەرفەتەکانی ژیان بدەین ئایا ئاینی ئیسلام هیچ بنەما و ڕێچکەیەکمان بۆ دانێ کە ئێمەی مرۆڤ چۆن دەرفەتەکانی ژیانی خۆمان بقۆزینەوە چۆن سوود لە دەرفەتەکان ببینین کە ئەگەر میوانەکەمان دیارە هێشتا هەروەها مامۆستا ئەگەر لە گفتوگۆکەماندا زیاتر باسی ئەو بکەین کە خۆی گەورە لە ژیانماندا چەندین دەرفەتی زێڕینمان پێ دەبەخشێت لەوەی کە کاتمان پێ دەبەخشێت کە بتوانین لە ژیانماندا سوودی لێ وەربگرین وەروەها تەمەنمان وەروەها لەش ساغیمان وەروەها گەنجەتیمان کە تاوەکو بچینە تەمەنەوە ئەمانە هەمووی ئەو دەرفەتانن کە دەتوانین هەم خزمەتی ژیانی پێ بکەین هەم خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامی پێ بکەین. میوانەکەمان ئەگەر ئامادە بێت مامۆستا مسلیم مامۆستا سڵای خوا لێبێ دووبارە ئەگەر درێژە بە گفتوگۆکەمان بدەین ئەو دەرفەتانە چین کە خوای گەورە لە ژیانماندا پێمان دەبەخشێت و پێویستە ئاگامان لێیان بێت و پارێزگاری لەو دەرفەتانە بان بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵای خوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش بێت و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. خۆشحاڵم کە لە بەرنامەی پەیامی ڕۆژ بەشدارم. بێگومان دەرفەتەکان ئەگەر ئینسان بەکاریان بینێت هەم دەتوانێت لە دنیادا خزمەتی خۆی و خزمەتی خەڵکی پێ بکات هەم دەتوانێت لە دوا ڕۆژیشدا سەرفرازی و ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنێت. بۆیە ئینسانی عاقڵ ئینسانی ژیر کاتێک کە دەرفەتێک دێتە پێش ئەو دەرفەتانە بێ بقۆزێتەوە لەوانەیە سبەی دووی ئەو دەرفەتانە نەمینێن لەوانێت تێپەڕێت لەوانێت مانعێک بربەستێک بێتە پێش کە نەتوانێت وەکو پێویست ئەو دەرفەتانە بقۆزیەوە و بەکاریان بینی لە شتی چاکە. بۆیە ئینسان پێویستە ینی کاتێک کە دەرفەتێک دێتە پێش ئەو دەرفەتێ بە دەستکەوتێک زانی بە هەڵی زێڕی بزانێت بۆ ئەوەی بتوانێت لەم دەرفەتەدا ئامانجە گەورەکان بەدەست بێنێت ئەو ئامادەی کە خزمەت بە ئینسانیت دەکەن ئەو ئامادەی کە خزمەت بە دوا ڕۆژی ئەو کەسەکەن کە دەیەوێتن دەرفەتەکانە بقۆزێتەوە. ئەمەگەی بێت تەماشاکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودیە دەرفەتمان بەبیر دێنێتەوە لۆمان دەستنیشان ئەکات کاتێک کە گەیشتن بەم شتانە ئەمانە دەرفەتن ینی هەڵی زێڕینن بیان خۆزنەوە لەشتی باش بەکاریان بینن بۆی بتوانین لە پەنای ئەم دەرفەتانە گەورەترین ئامانجی خۆت بەدەست بینیتە ئەو ئامانجە چه ئامانجێکی دنیوی بیت چه ئامانجێکی دوا ڕۆژ بیت ئەگە مرۆڤ بەکاری بینێت دەبێتە مرۆڤێکی براو و سەرکەوت و سەرفرازە. بە هەماشو لە قوڕانی پێوزە خۆی گەورە ئاماژەی بە دەرفەتەکاندایە. پێم خۆشە لە بە فەرمودێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
دەرفەتەکان باز بکەم و ئاماژەی پێ بکەم لە فەرمودیەکە کە ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس خۆی لەسەر بێت فەرمودیەکمان بۆ دەجێڕێتەوە دەڵێ زارێکیان پیاوێک هات لە مەجلیسی پێغەمبەردانی صلی الله علیه و سلم فەرموویش ئامۆژگاری کرد کاتێک کە ئامۆژگاری پێی فەرمووی ئیغتەنیم خەمسەن قبل 50 فەرمووی 5 شت بە دەرفەت بزانە بە دەستکەوت بزانە بەر لەوەی 5 شت ڕوو تێ بکەن چونکە ئەم دەرفەتانە کاتین لۆی هەیە سبەینێ ئەم دەرفەتە نەمینێت مانیعێک گرفتێک بەربەستێک دروست بێ لە بەردەمتا نەتوانێت ئەم دەرفەتانە بقۆزیە بۆی بتوانانی باشترین و چاکترین کاری باش تێدا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ئامۆژگاری ئەو پیاوە ئەکات و پێ ئەفەرمێت 5 شت بە دەرفەتانە بەر لەبەر 5 شت یەکەم دەفەرمێ شەبابەکە قبل هەڕەمیکە گەنجایەتی لە تەمەنی ئینساندا دەرفەتێکی زۆر گەورەیە گرینگە ئینسانی عاقڵ ینی ئەم دەرفەتە لە دەست خۆی نەدات کە ئێستا ئەبین بەداخەوە زۆربەی گەنجان تەمەنی خۆیان لە مالایانی سەرف ئەکەن ئەو تەمەنە جوانەی کە گەنجایەتیە کە سەردەمی تااقەت و قووەت و هێزە کە ئەتوانێت زۆرترین کاری باشی تێدا ئەنجام بکات کە ئەتوانێت زۆرترین کار ئەنجام بدات لە ڕێی ئەم کارانەوە ئەتوانێت ئامانجی گەورەی بۆ خۆی دەستیشان بکات ئامانجەکە گوتمان چ لە دنیا بێت چ لە قیامەتدا بێتن چونکە گەنجایەتی سنوورێکی سنووردارە تەمەنێکە قۆناغێکی سنووردارە تی ئەپەڕی نامێنێت دواتر پیری ڕووی پێکاتن بۆیە ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوە دەست پێکا فەرمی کاتێک کە گەنجی کە لە سەر تااقەت و توانەدەی کە دەرفەتێکی زۆر گەورەیە هەڵێکی زێڕینە گەنج لە گەنجینەوە هاتیە یعنی ئینسان لە تەمەنی گەنجایەتی ئەتوانێت هەرچی شتە ئەتوانێت ببەخشێت ئەتوانێت شتە بیکاتن بە زمانی بەدەستی بە قاچی بە هەموو جەواریحەکانی بۆیە با گەنجایەتی بە دەرفەتێکی زێڕین تەماشا بکەین چونکە ئەگەر پیری و بە ساڵاتچون ڕووی تێکردی ئیدی ئەم دەرفەتە نەما ئەو جارەی ئەبێ خۆزگە بخوازێ کە خۆزگەش سوود و کەچینم کێسا بین بەڕاستی ینی گەنجانی ئەم سەردەمە تەمەنی خۆیان بە فیڕۆ ئەدەن لەشتی بێ مەعنا لەشتی بێکەڵک لەشتی بێبەها لەشتی بێ ئەنجام سەرف ئەکەن دواتر کە پیریش ئەبن و دەستن ناو ساڵانەوە جارێکی تر خەفەت ئەخۆنەوە بۆ ئەو ڕابردێکە هیچیان نەکرد ئەمە یەک دوو ئەفەرمێت صحتەکە قبل مەڕەضیکە تەندروستی باش نیعمەتێکی زۆر گەورەیە بەر لەوەی ئینسان نەخۆش بکەوێت ئەو کارانێک کە لە قۆناغی لەش ساغیە ئەکرێن لە کاتی نەخۆشکەوتن و لەسەر جێگای و زەلیلبوونە ئینسان بۆی ناکرێت بۆی ئینسان ئەبێ کاتێک کا بینیت ئێستا ساغین ئێستا لە شولارمان ڕێکە ئەیمانە ئەتوانین بەم سەحەتە ڕەزامەندی خی گەورە بەدەست بێنین ئەتوانین بەو تەندروستی خزمەتێکی باشی کۆمەڵگاش بکەین چونکە ئەوی کە بە لە ساغی ئەکرێت گومان لۆ دەنێکە بە نەخۆشی ناکرێتن سێم نەفەرمێ غێناکە قبل فەقڕێکە دەوڵەمەندی ماڵ سەروەت و سامان چ دەوڵەتی دەروون بێت چ دەوڵەمەندی سامان بێت چ دەوڵەمەندی جەستە و لاشە بێتن ئەمانە هەمووی سەرمایی ئینسانن ئینسان گرینگە بەر لەوەی نەبوونی نەداری پەکەوتەیی بێ احتیاجی ڕووی تێ بکاتن هەوڵدا ئەو دەوڵەمەندی کە هەیتی سەرفی کاتن بتوانێتن بەم دەوڵەمەندیە خزمەتێک بک بە دەوروبەری خۆی و بە خۆی و بە خێزانی و بە دوا ڕۆژیشە بۆیە ئەوانەی کە بەتایبەت خوا پێداون کەم خی گەورە ماڵی پێداون گرینگە ئەو ماڵێ بەکار بێنن لەشتی چاک باش چونکە ئەم ماڵە ئەمانەتێکە زۆرمان بینیوە لەو پەڕی دەوڵەمەندیە ئیفلاسی هێنای و شکستی هێنای و ئێستا هەرچی مەبەست و نیازە هەرچی پرۆژێ هەرچی ئێوێ بیکاتن بۆی جێبەجێ ناکرێت بۆ دەرفەتەکەی لەدەستدا احتیمالی ئەم دەرفەتەش دووبارە نەبێتەوە بۆیە پێویستە ئینسانی عاقڵ و ژیر ئەم دەرفەتانە بقوزێتەوە لەشتی باشی بەکاربێنێت چارەمی دەفەرمێت فەراغەکە قبل شغلیکە کاتێک ئینسان دەستی بەتاڵە ئەبینی سەرقاڵنی مەشغەڵەت بۆ دروست نەبووە سەرقاڵی ڕووی تێ نەکردی دەستت کراوەیە دەتوانی زۆر شت بکەی دەتوانی زۆر بەدەمی خەڵکەوە بچی دەتوانی کارەکانی خۆ بە جوانی ڕایپەڕێنی بەڵام ئەگەر سەرقاڵی ڕووی تێکردی ئیشت بۆ دروست بوون ئەمە دەبێتە گرفتێک دەبێتە عەرقەڵەیەک لە بەردەمی تۆیە کە ناتوانی کارەکانی خۆت جێبەجێ بکەی و ناتوانی بەدەم خەڵکی شۆ تیشەکانی خەڵکشە جێبەجێ بکەی بۆیە ئەوانی کە دەست بەتاڵن کە ئێستا مەجالیان هەیە کە ئێستا دەرفەتیان لە بەردەمدایە و ئەتوانێت ئیش بکات
بە ئیشی چاش تێدا بکات لەوانێ سبەینەیە کارێکت بۆ دروست بێت عقلەیەک بێتە پێشت ئەوەندە سەرقاڵت کە ئەوەندە مەشغوڵت کات لەوانە فریای خۆت و ماڵ و مناڵیش نەکەوی لەوانێ فریای خواپەرستیەکانیشان نەکەوی ئەوەی پێنجەمین کۆ فەرمێ حەیاتەکە قەبلە مەوتیکە ئەو تەمەنە کێسامە هەمانە کێسا لە ژیان داینا ژیان دەرفەتێکە بۆ ئاخیرەت پێویستە ئەم دەرفەتەی بقۆزینەوە ئەو تەمەنەی کە هەمانە کە 10 ساڵە 20 ساڵە 9 ساڵە ئەو دیکە خۆی گەورە بە قسەتی کردوین ئەم تەمەنە ئەمانەتێکە دەرفەتێکە ڕۆژێک دادێک بربەستێک مانعێک دروست ئەبی لە بەردەم حیات کە مردنە کە مردنی شات ئیدی هەموو پرۆژەکاری ئینسان ڕا ئەگرێت ئەم ئینسانە ئەبێت تەسلیمی ئەو بربەستە بێت کە مردنە کە کۆتایی بە ژیانی دێنێت بۆی ئەم پێنج دەرفەتانە ئینسان ئەگەر بێت و بیان قۆزێتەوە لەشتی باشە بەکاریان بێنێت بەڕاستی ئامانج و دەستکەوتی زۆر گەورە تحقیق ئەکاتن ئەگە تەماشا بکەین لە ژیانی پیاوچاکان ئەوانەی کە لە سەردەمی پێغەمبەر جان صلی الله علیه و سلم کە لە دوای ئەوی ژیان تابعین حتا ئەم سەدەمی ئێستاشنا هەر کەسێک ئەگەر دەرفەتەکان بەکار بێنێ وەکو خۆی لە شوێنی خۆ اینجا چ لە کاری چاک بەکاری بینی چ لە کاری خراپ بەکاری بینی هەردووشیان ئامانزی ئەبێتن با چەند نمونەیەکان بۆ عرض بکەم بۆ ئێوە بەرز و خۆشەویست بۆ بیسەران و بیدانی کەناڵی ئاسمانی پەیام شتی زۆرمان هەیە لە مێژووی مرۆڤەکاندا سەحابەیەکە بە ناوی عەمری کوڕی ثابتی بنی وەقیش یان ئوقەیش ئەم پیاوە بەڕێزە لە جەنگی بەدرە شەهید ئەبێت لە معرەکەی ئوحود شەهید ئەبێتن ئەم پیاوە لە ڕێگادا ئەزانێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرچووە بۆ شەڕ دەرچووە بۆ جەنگ لە ناخیشدا ئیمان و بیر و باوەڕ هەبووە بە دەرفەتی زانێت فەرمی بابچم لەم جەنگێ بەشدارکەم بەڵکو دەرفەت نەبێت جارش کە ئەمن بێم بەشدار بکەمەوە لە شەرێکی ئاوا بەشدارکەم ئەم پیاوە بەڕێزە عەمری کوڕی ثابتی کوڕی وەقیش یاڕاستەوخۆ کاتێک کە ئەزانێ پێغەمبەر دەرچوو ئەچێ بۆ جەنگ و لەگەڵ کافرەکانە بەروە ڕوو ئەبێتەوە یەکسەر ڕوو ئەکاتە مەیدانی معرەکە و پەیوەندی ئەکا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم پیاوەیە بەر لەوەی هیچ عیبادەتێک بکات هیچ نوێژێک بکات هیچ ڕۆژێک بگرێت هیچ حەجێک بکات هیچ سەدەقە بکات هیچ خێرێ بکات کاتێک کە بەشدار ئەکاو ئەستەوێن دەر و لێ دەر شەهید ئەبێت ئەم پیاوەیە پلەی شەهادەت بەهەشت بەدەست دێنێت ئەم دەرفەتەی بەدەستکەوت زانی لەم دەرفەتە گرینگەدا کە بەکاری هێنا توانی ئامانجی گەورەی ڕەزامەندی خۆی گەورەیە بەدەست بێنی زۆر سپاس تەماشای عەشەڕی مبەشەرە بکەین عەشەڕی مبەشەرە بە دەرفەتی ئەزانن کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕووی خۆی وەرئەجێڕێ لە بەیت المقدس بۆ کەعبەی مشەڕەفە ئەم دە سەحابەیە ئەم دەرفەتە بە دەرفەتی زێڕی ئەزانن لەوانەیە دووبارە نەبێتەوە کاتێک کە ڕووی خۆیان وەرئەجێ لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێن دەر موژدەی بەهەشتیان پێ ئەدرێت زۆر سپاس ماوەستا مسلیم عەبدوڵڵا بانخواز لە سۆرانەوە لەگەڵماناوی سپاس بۆ ڕێنمایەکانت خوای گەورە پاداشی خێرت بداتەوە بەڵازیزان بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان پێشکەشکردن هیوادارم کە سووتان لێ وەرگرتی بێت لە کەم و کورتەکانمان ببورن تا سبەینە لەگەڵ هاوکارانی دیکەم پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ